پاشیفتان پێشکەش دەکەم لەم شەوە شەوانی قەدر دەست پێ دەکات مسلمانان لەم دەڕۆژەی کۆتایی مانگی ڕەمەزاندا ئەوان شەوان خۆیان سەرقاڵ دەکەن بە نوێژکردن واروە دوعاکردن تاوەکو بەربانگ دەبێنەوە هیوادارم نوێژ و ڕۆژ و تاعات و دوعاکاریان قبول بێت هەروەک ڕۆژانی ڕابردوو بەرنامەی پارشیف خۆی لە دوو تەوەر دەبینێتەوە لە تەوەری یەکەم کە تەوەری ئاینیە باس لە زۆر لێکردن لە دینداری دەکەین وەروە لە تەوەری دومیشدا کە تەوەری تەندروستیە باس لە نەخۆشیەکانی پێست و خۆپاراستن لە نەخۆشیەکانی پێست دەکەین بەڵام بەر لەوەی بچینە نێو تەوەری یەکەمی بەرنامەی پارشیف هاوکارانم ئینهاوسێکیان ئامادە کردووە کە وەستاکانی پاقلاوی عنتاب لە تورکیا ئەوان ئێستا سەرقاڵی خۆ ئامادەکردنن کە بەرهەمێکی تورکیا لەلایەن یەکێتی ئەوروپاوە یەکەم بەرهەمی تورکیا کە لەلایەن یەکێتی ئەوروپاوە تۆمار کراوە ئەوان خەریکی خۆ ئامادەکردن بۆ جەژنی ڕەمەزان چونکە داواکراوێکی زۆریان لەسەر پاقلاوەکانیان هەدانوێ بۆ خەڵکی زووتر ئەو داواکاریە هەیەە بۆیان دابین بکەن کاتژمێرەکانی کارکردنیان زیاد کردووە لە 8 کاتژمێرەوە بۆ 12 کاتژمێر بۆی کارەکانیان بە زوویی ڕای بکەن تەنانەت ڕێژەی کارمەندانیشیان لە 150 خۆت وەستا و کرێکارانیان لە 150 زیاد کردووە. پاقلاوەی عنتاب کە لەلایەن یۆنسکۆ خراوەتە نێو تۆڕی شارە داهێنەرەکانەوە لە جەژنی ئەم ساڵدا تام و چێژ بە سفرە و خوانەکانی جیهان دەبەخشێ. وەستاکانی پاقلاوەی عنتاب کە یەکەم بەرهەمی تورکیە لەلایەن یەکێتی ئەوروپاوە تۆمارکرابێ بە جۆش و خرۆشەوە دەستیان بە ئامادەکاریەکانیان بۆ جەژن کردووە و وەستاکان دایانوێ بڕی داواکراو تا هاتنی جەژن ئامادە بکەن. ماوەی کارکردنی ڕۆژیان لە 8 کاتژمێرەوە کردوتە 12 کاتژمێر بە ڕێژەی لە 150 ژمارەی کارمەندەکانیان زیاد کردووە. وەک هەمیشە دەست بەناردنی پاقلاوە بۆ سەرانسەری تورکیا کراوە و لەم ساڵدا وەستاکان سەرقاڵی ئامادەکردنی بڕێکی زیاتر پاقلاون کە لە دەرەوەی وڵاتیش داوا کراوە. پلەی گەرمای نێو کارگەکانی شیرینی لە عنتاب دەگاتە 40 بۆ 45 پلەی سەدی و وەستاکان بەبێ وچان سەرقاڵی ئامادەکردنی پاقلاون. Ramazan 11 ayın sultanı, biz de dört gözle bekliyoruz. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کاری وەستاکانی پاقلاوە زیادی کردو و تا جەژن نزیکتر بێتەوە داواکاریەکان زیاتر دەکەن و بە تەلەفۆنێک پاقلاوە بۆ سەرانسەری تورکیا دەنێرن بۆ دەرەوەی وڵاتیش بە تایبەت قەتەر، سعودیا، ئەڵمانیا، ئەمریکا بڕێکی زۆر شیرینیەکان دەنێرن. تام و چێژی پاقلاوای عنتاب بە فستق و کوواڵەتی ڕۆن و چەوری و شێلانی هەویرەکەیدا لە شیرینیەکانی تر جیا دەکرێتەوە. Hazırlıklarımız tamam. سەدان ساڵە چۆنێتی دروستکردنی پاقلاوەی عنتاب نەگۆڕاوە کە ئێستا لەلایەن یەکێتی ئەوروپاوە وەک سامانێکی مرۆڤایەتی تۆمار کراوە. بڕی فستق و ڕۆن و ئاردەکەی ناگۆڕێت. ڕۆن و فستق و ئەو هەڵوایی لی دروست دەکرێت تایبەتمەندیەکی جیایان داوەتە پاقلاوەکە. لەگەڵەوەشدا پسپۆڕان پاقلاوە بە خراپترین جۆری شیرینەمەنی دادەنێن. ئەوان دەڵێن پاقلاوە بەهۆی بوونی ڕۆنێکی زۆر و شەکر و کالۆری و تەنانەت بە خواردنی یەک دانە بە بەراورد بە شیرینەکانی دیکە کالۆریەکی زۆر بەلەش دەکەێنێ. بەڵێ لە تەوەری یەکەمی بەرنامەی پارشیف دکتۆر سەید عەلی سلێمان پێشنێژ و وتار خوێن لەگەڵمان دەبێت باس لە زۆرکردن لە دینداری دەکەین. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. بە تەوەری یەکەمی بەرنامەی پارشیف و زۆر لێکردن بە لا ئیکراهە فی الدین دەست پێ بکەین مەبەست لەم ئایەتە چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى من والاه إلى يوم الدين. خوي أو آياتا لسورة بقرة لا آية كرسية دواي آية كرسي أو آياتها تخواري خوي پروردگار لبداية أو آياتي باسي ويدك لا إكراه في الدين بەڵام
پێشی ئەو ئاەتەی خوای گەورە بەحسی گەورە و عەظەمەتی خۆی دەکا کە دەفەرمێ الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم ئاەتی کورسی بەکاملی دوایوی ئەو ئاەتی لە دوی دەست پێ دەکا لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي ئەگەر بێ و سەرمعانی کەلیماتەکان لێک بدەینەوە ئەو لایە لە زمانی عارەبی پێی دەگوترێ لا ناهیە یعنی واتە شتێک نابی بکرێ واتە شتێک مەمنوعەکردنی ئیکراه یعنی زۆرداری دین یعنی پەیامی خوای سبحانه وتعالى یعنی فەرمایشتەکانی رب العالمین یعنی منهاجی رب العالمین یعنی دەستور و پەیامی رب العالمین لە بۆ بەشەریەت واتە ئەگەر کەلیماتەکان لێک بدەینەوە واتە بە کوردی نابی زۆرداری لە دین هەبی لە دوایوی خوای سبحانه وتعالى دەفەرمێ قد تبين الرشد من الغي بزورداري ببي زورداري لناودين أو كاتي حق وباطل بدر دكوي رشد يعني عقل يعني حق يعني ساكا يعني باشا يعني خوشي غي يعني ظلم يعني اشتك كواب باش نبيتن يعني باطل بي بو معناه ندي سبب نزولي أو آياتي تسبو مهمة كوا إنسان هر آياتي لقرآن بخين توا بزاني سبب نزولەکەی بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە کۆچی کرد لە بۆ مەدینەی هەندێک لە ئەنساریەکان ئەوانە پێشتر ژنیان منداڵیان لە بۆ نەدەما هەر دەستا نەسرێکی دەکرد قوربانیەکی دەکرد دەیگو ئەگەر بێت و ئەو جارەی منداڵم بژی دەی بە مەناو جوولەکان ئەوان تەیەممنیان بە جوولەکان دەکرد دەیانزانی جوولەکە ئەهلی کتابن دەیانگو ئەگەر منداڵەکەم بژی وعد وابی بیکەمە جوولەکە یعنی نەزر هەبووە کەوا مەسەرەن با بڵێین ئەو منداڵە کە گەورە بیتن لەسەر بتپەرستی نەمینێتەوە وەکو جوولەکان بیتن پەیامی جوولەکان هەربگری دینی جوولەکان هەربگری کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چوە وێندەر هەندێک مەشاکل ڕوویدا لەگە جوولەکان ئەوانی بتپەرستەکان منداڵیان هەبوو منداڵەکانیان جوولەکە بوون کە هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتیان یا ڕسوڵ الله ئەمە دەمانەوێت ئەو منداڵانەمان وەختی خۆی نەزرمان کردیە ببنە جوولەکە ئێستا دەمانەوێت بیانکەینە موسڵمان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڕوویان پێکەنی فەرمووی ناکرێ زۆرداری لە دین بکەن ناکرێ بە زۆری بیانکەنە موسڵمان حڕیەتیان بدەنێ ئەگەر پێیان خۆش بە لەگە جوولەکان با لەگە جوولەکان بن پێیان خۆش بە لەگە بتپەرستەکان بن لەگە بتپەرستەکان بن جا سەبەب نزولی ئەو ئاەتەی ئەوە بووکەوە منداڵە بتپەرستەکان دەیانویست بە زۆری بیانکەنە موسڵمان خوای گەورە فەرمووی لا ئیکراه فی الدین ئەوە سەبەب نزولی ئەو ئیسلام ڕەت دەکاتەوە زۆر لێکردن هەبێت بۆی کەسێک بکەیت بە موسڵمان بە قەراری قەتعی زۆرداری نەکنیە با خزمەتی برای خۆم کەم ئەو بینەرانەش گیان لێم بیتم لە بابەتی لا ئیکراه فی الدین تقریبا ئەگەر ئیحسائیەکی بکەی 250 ئاەت هەیە لە قورئان بە نەفسی معنای دەداتەوە بە نەفسی معنا جلال الدین الرومی قسەی زۆر جوانی هەیە دەرێ ئەمە لە پێغەمبەران فێرە ئازادی بووین پێغەمبەران فێرە ئازادیان کردین پێغەمبەرانیش وێنەرانی خوینە لە بۆ بەشەریەت کەواتە دکتۆر بمبورە کەواتە مرۆڤەکانیش ئازادن لە هەڵبژاردننی ئاینەکەی خۆ ئەمن عەرزم کردی کەوا 250 ئاەت تقریبا هەیە لەو بابەتەی مەسەڵەن خوای سبحانه وتعالى دەفەرمێ فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر وما أنت عليهم بجبار فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر ئەوەندە ئاەت هەیە یعنی خوای سبحانه وتعالى حتى باسی وەی دەکا مەسەڵەن ئاەت هەیە کەوا دەفەرمێ ئەگەر هات و داک و بابت کافر بوون هەوڵیان لەگەرت داکەوە ئەتوو ببیە کافر بەجێیان مەکە بەڵام بە چاکەش لەگەریان بە وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا بهيد زورك لقرآن وكو كلمات شرعي وكو آيات محكمات بالمناسبة أو آيات لا إكراه في الدين يكك لأصول دينا يك لمحكمات أو نيك مثلا بابلين خلقك يدري أو منسوخ بآيات سيفيان أو ها اشتوا أو نية لبابت بلام زور كسي شيء دلت کە ئاینی ئیسلام هاتووە ئەبێ ئاینەکان کە هەمووی باتڵ بن هەمویان ببن بە مسلمان خۆدا ئەگەر وای بە قوربان مەسە ئێستا سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکەمین کەس کە مسلمان بوو لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر بووە نییە باشترین کەسیش بووە کەەوە تەطبیقی ئیسلامی کردیە داگەر وە با کە چووە مەدینەی مەسەلەن با بڵێن
وەسیقەچی نووسی مسلمانەکانی کۆ کردەوە جوولەکانی کۆ کردەوە بتپەرستەکانی کۆ کردەوە هەمووی و ناوی لێنا وەثیقەة المەدینە هەمویان یعنی لەکم دینکم وەلیە دین ئەتوو کابرا مەسەڵەن با بڵێن جوولەکەیە حەق و حقوق و دیارە واجباتش لەسەرە کابرای بتپەرست حەق و حقوق دیار و واجباش لەسەرە هەر هەمووی قاسم مشتەرەکی لە بینیان دیتەوە کە مواطنن کەوا یەک لوغەنە کەوا یەک شارن کەوا یەک هەدەفن هیچ فەرقی پێ نەکردن لە حقوق و واجبات بالعکس مسلمانەکان واجباتیان زیاتر بوو مسلمانەکان دەبا کەلیسایەکان بپارێزن ئیمەسیحیەکان سەومەعەکانی جوولەکان بپارێزن جێی پەرستنی بتپەرستەکان بپارێزن وەسیقەکەوا دەرێ کەواتە ئەو بۆ چونە ڕاست نییە بەڵێن نەخێر ئەوە قەولی خوایە عەرزم کردی ئێستا کانە معقولە ئەتوو 250 ئاەتی بە دیواری دابدەی بە مقابلی چ بەڵگەکت هەیەکەوە مەسەڵەن با بڵێن ئێکاکە کە خوا فەرمووی لا ئیکراها فی الدین ئەو ئاەتە محکەمە ئەو ئاەتە مەسەڵەن با بڵێن منسوخ نییە زۆر کەس هەیە مەسەڵەن با بڵێن لەوانەیە حەزیان لە تند و تیژیە لە دین دەڵێن مەسەڵەن ئەو ئاەتە نەسخ کرا بە ئاەتی سەیف باش ئاەتەکانی کە لە شێدادنی فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر وما أنت عليهم بجبار ومن شاء فليؤمن ومن شاء فليكفر مشيئتي خواي سبحانه وتعالى بندايتي بشري درهنا بلا بندايتي فكر أو زل بندايتي دست بشريت آزاد كرا بإسلام أول زار آزادي فكر أو زار آزادي دستا باشە دکتۆر بله منداڵ کە گەیشت تەمەنی گەیشتە 7 ساڵی بله دەڵێن دەبێت نوێژ بکات هەتا دەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم و فەرموویەتی ئەگەر بێت و بگاتە 10 ساڵی ئەگەر نوێژی نەکرد ئەبێ لێی بدرێ ئەمە ڕاستە لێدانەکە خۆی حەدیثەکە با خزمەت کە بزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ أمروهم وهم أبناء 7 واضربوهم عليها وهم أبناء 10 حەدیثەکە بەو شێوازەیە بەڵام با هەمە حەدیثەکەی تێبگەین ئەمریان پێ بکەن لە 7 ساڵی فعلا ئەمریان پێ بکە بە محەبەت بە خۆشی بەڵام واضربوهم با لێرە هەروێستەش بکەین کەلیمەی ضەربە لە زمانی عەرەبی خەڵک وات تەسەوور دەکە بەس بە معنای لێدان دێ نەخێر تقریبا 50 معنای هەیە لە قاموسی محیط ئەگەر ئێستا دەری بینی 50 معنای هەیە یەک لە معنایەکان لێدانە ئێستا باشە خوای سبحانه وتعالى کە دەفەرمێ فضرب الله مثلا شجرة طيبة ككلمة طيبة كشجرة طيبة والله يضرب الأمثال ضرب الله مثلا رجلين يعني لێدانە ئەو ضرب الله مثلا يعني واتە هینایەتی وەنیە کەواتە مەبەستی لێرە چییە مەبەستی ئەوەیە کەوا ئێستا مەسەڵەن با بڵێن ئەتوکە معاملەی لەگەیەکە چی بکەی لە زمانی عەرەبی پێی دەگوترێ مضاربە مضاربە يعني معاملەکردن بە هینانەوەش دێتن ئەگەر تەرجمەی حرفی بکەی لە بۆ کەلیمەکەی بە زمانی کوردی دەبێ هینانەوە واتە ئەگەر بێت و مەسەڵەن با بڵێن کابرا لە 10 ساڵی بوو بهینەوە سەر نوێژ نەک لێیدا لەبەرەوەی ئەگەر ئێستانکانە ئەمن احترام لە بۆ ئەو کەسەی کەوا ئەو فکرەی هەبیتن ئێستا ئەگەر کابرایە کە تینا بە زۆری نوێژت پێ کرد ئەو کابرایە بەڕەئی تو لە ناوە خۆی فاتحەی دەخینی ناخینی کەواتە مەبەستەکە تا لایەنە ڕۆحیەکە بزانە بە خزمەت کەم واتە ئەتوو کابرایە کە دروست کرد منافقە باشە بە ڕۆژەکەی و بە ڕۆژی دەبی دەتوانین لە شوێنێکیکە خوارد وایەنە ئەسڵەن دین ئەوەیە لە بابی محەبەتە ئینسان دەبی لەگەر خوای سبحانه وتعالى کە معاملەی دەکا لەسە ئەعلا قیمەی محەبەت بیتن بالعکس هەر ئیمان نایە ئەگەر ئینسان خوای لە هەموو شتێکی خۆشتر نەویست پێغەمبەری لە هەموو شتێکی خۆشتر نەویست ئینسانیەت باڵا بەرزتر لە ئیسلامیەت ئینسانیەت باڵا بەرزتر لە ئیسلامیەت لەبەر هەندێ یعنی کە ئەتوو دەڵێی مەسەڵەن با بڵێن بە زۆرداری کابرایەک نوێژی بکە ئەتوو کابرایەکی منافقی لێ پیا دەکەی خۆ عەزابی منافقان لە قیامەت لە خوار کافرەکانە وا دەفەرمێ بخۆی بڕیار نەدات هەتا لە لایەنێ ڕۆحیەکەی و جەستەیەکەی خۆی بڕیار نەدات کە نوێژ بکات ڕۆژوو بگرێت پێدراونیە زۆری لێ بکەیت ئێستا جەنابەت ئەگەر لە زمانی عەرەبی تێبگەی کە خوای گەورە دەفەرمێ ئەنولزیموکموها وأنتم لها کاریهون ئایا بە زۆرداری بەملتان بکەین وان گۆش قبولتان نەبی هەر ئەسڵەن جائز نییە ئێستا کابراەک مەسەڵەن با بڵێن ئەگەر قەومە قبولی نەبی قسەیان لە بۆ بکە هەر بەحسی دینشیان لە بۆ بکە مهمەی ڕەسوول مهمەی پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام خوای گەورە حەسری کردیە بە دوو ئیش تمام وما على الرسول إلا البلاغ المبين دکتۆر گفتوگۆ زیاتر دەکەم هاوکاران دەڵێن با بچینە شار و شارۆچکەکان هاوکاران ماوەرگیم بزانین پارشێ و چۆن بەڕێوە دەچێت سەرتاش دەچمە لای هاوکارم هێرۆ مەولودی کە لە نێو بازاڕی شاری هەولێرەوە لەگەڵم دەبێت لە نزیک قەڵای هەولێرەوە هێرۆ پارشێوت باش ئەم کاتت باش
ئیتر بەرە و کۆتای مانگی ڕەمەزان دەچین ئەم شەو پاشێوی 20ەمە کە شەوی قەدرە بابزانین پاشێو لە نێو بازاری شاری هەولێر چۆنە فەرموو. بەڵێ پاشەی تۆ سەرجەم بینەرانیش باش بە هیوامەوە کە نوێژی تەعاتی هەموو لای قبول بێ کۆڤان من ئێستا لە ناو باغی شاری هەولێر دامە و شوێنەی کە ڕەنگە لە ڕۆژدا قەرەباڵغ بێ بەڵام ئێستا لە شەوانی ڕەمەزان بە تایبەتی وەکو ئاماژیان پێکرد لە 15 ڕەمەزان بۆلاوە قەرەباڵغی زیاتر بەخۆ دەبینی خەڵکێکی زیاتر دێتە ناو شەقامەکان بە تایبەتی بۆ بازارکردن خۆتانزان گەورەترین بازاری هەولێر هەر لە شەقامەدایە ئێستا شەقامەکە خەڵکێکی زۆری تێدایە جۆرەها خواردن دەبینی هەر لە شووتیەوە بگرە هەتا کوترۆزی و لەم لاژە کۆمەڵە خواردنی دیکە کە هاوڵاتیان هاتوون کات و ساتێکی خۆش بەسەرمە هەر لە سەرەتا ئێوارە بە تایبەتی بۆ پاشێویش دەمێننەوە تا کاتژمێر سێ کە دەڕۆنەوە نوێژەکانیان دەکەن و پاشان دەخەون و پشوە دەن بابزانێم گەنجانە هاتوون لێرە دانیشتون جەناب ناوەکو گەنجێکی شاری هەولێر ئێستا هاتی پاشێویش دەکەی لێرە چۆن باسی شەوانی ڕەمەزان دەکەی بە تایبەتی ئێستا شەوی 20 ڕەمەزانە و هێدی بەرەو جەژنی شەوانی زۆر خۆشە خەڵکە دێتە دەرەوە و جەوەشی خۆش دەبینین و بەرەو کۆتایی ڕەمەزان ئەگەر بیتە دەرەوە خۆشە و زۆر سوپاسی برایانی ئاسایشی دەکەین زۆر سوپاسی برایانە ئاسایشی دەکەین کە ئەم نۆمانەتی کوردستانیان پارێزتووە کاکە بازان قەساب و کاکە دیوە و زۆر سپاس بۆ بەڕێزت هیوادارین کە کات و ساتی خۆش بەسەربەری ئەمەش کۆمەڵە گەنجی دیکە لێرە خەریکن کەباب دەخۆن بە ماستا و کەباب بە ماستا و زۆر خۆشەوە بزان بە تایبەتی بۆ شەوانی ڕەمەزانوە نییە عربن شنو وەزەك ليلة رمضان شو كردستان بەڵامانە گەشتاری عربن دیارە هاتوونەتە ئێرە و ئێمەش کاتیان زۆر ناگرین حەز ڕەنگە نەشیانەوێت کە زۆر قسە بکەن ئەمە خەریکی سەرقاڵی خواردن دیارە پاشێو دەکەن دەچینە لای ئەو بەڕێزانە بابزانی ئەمانە ئەم گەنجانە دانیشتون لێرە کاتێکی خۆش حەسان لێنێ قسە بکەن چایی دەخۆیتەوە پاشیەوە چ دەڵێ لە شاری هەولێر بۆ پاشەوە عینکم مەسەلەن بەڵێ نەگەیشتم لێت لە شەوانی ڕەمەزاندا پاشێ و لە جیاوازێکی هەیە لە شەوەکانی دیکەدا هاتووی ئێستا کاتژمێرێکی شەوە لێرە بەخۆیان هەر ئەتیاری هەر شەوان زوو هەر دێمە دەرێ شەوانی دیکە خۆێرە نەکراوەتەوە شەوانی ڕەمەزان کراوەتەوە ناچێت کە شەیە کرایتەوە هەر دەمینێتن دەی زۆر باشە کاتێکی خۆش بۆ تۆ کۆڤان با ئەم کەسان بە ڕێزانە کە لێرەن هەموو شەوە بزانم ئێران کردێتەوە وەستای کەبابە سیرکەن ئێستا و معدەنووس ماندوو نەبی سەرچاو خێر بێت بەڕێزی شەوانی ڕەمەزان چۆن بینی لەم پیشەوەدا چت بینی جیاوازێکی هەبوو وەڵا لەگە ساڵانی تر جیاوازێکی زۆری هەیە بەنسبەت بازار پار پێرار خەڵکەکی زۆر داتە دەرەوە ئەم ساڵ وا حەز دەکەم خەڵکێکی کەم دێتە دەرەوە ینی خەڵکێکی کەمتر هاتوونەتە دەرەوە بەڵێ وەکو جاران نییە خەڵک زەوقی نییە ئیمتحاناتە نازامیدی بەر چوە کارێک بێ وەکو ساڵان نییە بازار لەگەڵ پار و پێرار زۆر فەرقیە بەڵێ هیوایتەمەندێژی هیوادارین بازارێکی باشتان بێ کۆڤانەوە بازاڕی ناوشاری هەولێر بوو بەشێک لە گۆشەیەک لە بازارەکەمان نیشاندا هەڵبەت ئاماژە بەوکەن ئەو شەو کەش و هەوا لە بەراورد بە شەوانی ڕابردوو کەمێ فێنکترا خەڵکێکی زۆرتر هاتوونە تۆرەکو خۆتان زای ئێستا کاتژمێرێکونی و خەڵکەکە هێشتا لەناو بازارە سەرقاڵی بازارکردنیشن و هەروەها سەرقاڵی پاشێوکردنیشن بۆی کە پاشەوەکانی بکەن و پاشان بڕۆن و ماڵەکانی خۆیان هاوکارم هێرۆ مەولودی کە لە نێو شاری هەولێرەوە لەگەڵمان بوو هیوادارم پاشەوێکی خۆش بەڕێ بکەیت زۆر سپاس دکتۆر بۆچی زۆر لێکردن لە ئیسلامدا ڕێگەی پێنەدراوە کە خۆت گوتت ڕێگەی پێنەدراوە بۆچی هۆکارەکەی چییە؟ خۆی فەلسفەی تەدەیون چییە؟ کەوا شتێکی ڕۆحیە ئەتوو قەناعەتێکی فکریت لە بۆ بێ یعنی ئیمان یعنی شتێک نییە کە کاردارێک بی بەدەستی بیکەی نە لە دڵەوە دەست پێ دەکا ئەسڵ عیبادات نیەتە ئەگەر کابرا نیەتەکەی لە دڵ لۆ خوای نەبیتن هەرچی بکاتن خوای سبحانه وتعالى بەدینی لە قەڵەم نادا بالعکس الإيمان ما وقر في القلب وصدقه العمل إيمان أويك لنا ودلت دايا وهاتا أتو بيرو باورت بخواي سبحانه وتعالى بتاكو تنيا هاتبي بيرو باورت بوكر داري بك خواي سبحانه وتعالى أمري بيكردي بيرو باورت أوهابي كوا إستا خود برسيدة كي باو رمزاني لبو خواي بي باش إستا
چ شتێکوا لە بەشەری دەکاتن خۆی مەحرومکە لە شەهوەتی لە خواردنی لە خواردنەوەی هەموو شتێکەوە خوای سبحانەوە تەعالە پێی ناخۆش بی ئەگەر کابرا بە زۆری پێی بکرێ قەت هیچ ئینسانێک دەگاتەوە مەرحەلەیەکەوە بە زۆری ئەو شتەی بکاتن محالە لەبەر هەندێ لا ئیکراها فی الدین خوای سبحانەوە تەعالە دەفەرمێ ئەفەئەنتە تکره الناس على أن يكونوا مؤمنين ئەتوارە خەڵکی دەکەی کەوا بە زۆری ئیماندار بن خوای گەورە ئیمانی وهای لە قەڵەم ناوێ ئەوە ئیمان نییە بەست لەوەیە زۆر لێکردن کەسێکی دووڕ و منافق بەرهەم دێنێت بە ئەکیدی برا ئێستاکانە کابرایەکی بینە بە زۆری نوێژی پێ بکە دوو طبعاً ئیکراهیش هەیە دوو ئیکراهێک هەیە مادیە بە زۆریە مەسەرەن کابرا دەیگری بە زۆری بە شەق نوێژی پێ دەکەی ئیکراهەکیش هەیە مەسەرەن کابرا نوێژی ناکە بەڵامە تو پێی دەڵێ ئەگەر نێک بەیەک نەمن ئیشێ بکەی نوێژی نەکەی ئەمنە وەزیفەت نادەمێ ئەوەش زۆرەکە لە ئیکراه یان وەرە ئەمن مساعدەت دەکەم بەس فی سەبیل تو نوێژی بکەی ئەوەش خوای سبحانەوە تەعالە قبوڵی نییە بە هیچ زۆرەك ئەو ئیکراهانە هەمووینەک خوای سبحانەوە تەعالە مەکروها یعنی خوای سبحانەوە تەعالە بەشەری ئازاد کردیە لە فکر فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر مەشیئەت و ئیرادە و ویستی بەشەر لە ئیمان و کفر اختیاریە ئەگەر قەسری بە دەبا هەموو ئینسانێک بە زۆری خوای گەورە مەلائکەتی لە بۆ ڕوانکرد بە زۆری پێ بکە بەڵام ناوانە ویستم ئەو ئاەتت لە بۆ برێم عەفوەن خوای سبحانەوە تەعالە پیشەی پێغەمبەرانی بچ حەسر کردیان دەفەرمێ رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس حجة على الله بعد الرسل مبشرين ومنذرين وما على الرسول إلا البلاغ بلاغتكو البلاغ المبين پیغمبران ئێستا مثلا باڵێن ئەمن مثلا ئێستا بەحسی دنیای بکەین زۆرها بە ملیارها کەس هەیە ئیسلامی نەگەیشتێ ئەو کابرایە ئەسڵەن خوای سبحانەوە تەعالە دەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا ئەو خەڵکەیە کاکە مسلمان هەیە ئێستا ناو کوردستانە لە حکمەتی دین تێ نەگەیشتیا دینیان وا تەشویه کردیا لە جاتی نور بیکردیتیانە نار کاکە خەڵک ناری ناوێ نوری دەوێ نیە باشە ئەمن و ئەتو لێرانە لە دین حاڵی نەبین کابرایەک بودیە لە سینی قوربەسەر لە تبت هەر باشە کۆت تەسەور دەکەی خوای سبحانەوە تەعالە ڕۆژی قیامەت حسابی لەگەر بکە یەک کەوسەر فی النار بی ئیخوا نافەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا كو خوای سبحانەوە تەعالە وما ربك بظلام للعبيد باشە ئێستا منی قامە حجەم لەسەر نەکرابی ڕۆژی قیامەت برێمە خوای سبحانەوە تەعالە برێم یا ڕەبی نە لە دینت تێگەیشتم نە کەسە بوو تێم بگەینی نە کەسە بزانی خوای سبحانەوە تەعالە براوانیە باشە دکتۆر هەندێکی دیکەش هەیە لە شەرمە دەبینی لە شوێنێکە هەمویان نوێژ دەکەن ئەویش دەسی نوێژ دەکا لە شەرمان بە ڕۆژوو دەبێت ئەمەش دەکەوێتە قالبی ئیکراها دەکەوێتە قالبی زۆر لێکردنەوە ئیکراه خەس بالحیای پێدەنێت دووڕوویی و نە ئەوە خەس بالحیایە یعنی کابرا لە شەرمەی خۆی کو ئێستا مەسەرن بابرێن یعنی ئەمن دەرێمەتەوە قەڵەمە جوانە کابینە ئەنوام وات لێ دەکەم کەوا لێت وەربگرن برێ کاکە پیرە شەرمەوە بدەن باش بابی شەرمە ئەوە نیفاق نییە بەڵام ئەتوو بە زۆری برێ یەکەچی ئیلا دەبی ئێستا نوێژی بکەی نوێژی نەکەی دەتکوژم یان لە ترسان مەسەن حیجابی لە بەرکەی یان لە ترسان دەبی ڕدەینی بەجێبێلی یان لە ترسان دەبی وا بکەی ئەوە ئینسانێکی منافقی لێ دەردەچی خۆزگە بە تەشبیه نەبی یا رب العالمین برێم خۆزگە بە کافرەکەی بوونی لەبەرەوەی کافرەکە احتیمالیە قامە حجەی لەسەر نەکرابی خوای سبحانەوە تەعالە ڕۆژی قیامەت اختیباری بکاتن و حسابی بکەوتە بەرخوای بەس کابرا وەرە بە زۆری دەیکەیە منافقش فی الدەرک الأسفل من النار بەڵام هەشە منداڵەکە بە زۆری لەوانەیە لێی بدات تاوەکو نوێژ بکات لە هەشە لەوانەیە لە بەرامبەردا پێ بڵێ ئەوەندە پارەیە دەدەمێ فلانە دیارەت دەدەمێ بەس نوێژ بکە ئەوەش هەیە ئەوە هەیە لە بابی شەرع وا باسی کردی بابی تەرغیب و تەرهیب ئێستا ئەمنوە توکە مسلمانین مەسەرەن با بڵێن کابرا خۆی لا دەدە لە گوناح لۆ لەبەرەوەی خوای سبحانەوە تەعالە تەرغیبی کردینە بە بەهەشت و تەرهیبی کردینە بە جەهەنەم بەڵام هۆردوو چیان بە اختیاری خوای سبحانەوە تەعالە بزانست دەفەرمێ ئەلم نەجعل له عینین ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة خوای سبحانەوە تەعالە دەفەرمێ ئەمە عەقڵمان دایتێ چاومان دایتێ باش خراپمان لەو ڕێنگ کردەوە بەڵام بەخۆی یعنی ئەو کۆسپەی لە پێشی بوو لی ئاوانە بوو ئەگەر ئاوا باە خێر و بەرەکەتی دەدیتەوە لە خوای سبحانەوە تەعالە واتە دین اختیاریە ئەگەر قەسری باە قوربان یعنی حەقی پاداشت و حەقی حقوقمان نەدەبوو ئێستا مەسەلەن با بڵێن ئەگەر خوای گەورە بە زۆری عیبادەتی بەم کردە بەلو دەمباتە باشتێ بەڵام ئەگەر ئەمن بە کەیفی خۆم هەرم ژارد و سەبریشم لەسەر گرت و زۆری شتوند بووم لەسەرەوە عیبادەتەکە خۆم بە شێوەزی جوان بەڕێوە بم لەبەر هەندێک خوای سبحانەوە تەعالە شایانی وەیەکەوە پاداشتم داتەوە کابرایەکیش بەختیاری خۆی دەچی مجریم دەردەچیتن
خی سبحانەوە تەعالا قەت ئیرادی لەسەر نەبووە کابرا بتە مجرم بەڵام دەزانی ئەو کابرای ڕۆژێکدا دێ دەبتە مجرم لەبەر هەندێک خی سبحانەوە تەعالا ئەوەی لەسەر دەنووسیکەوە ئەو کابرای عذاب دەدرێت. دکتۆر تاوەکو ئێستا مامۆستایانی ئاینی ئەو شکردنەوەی کە جەنابەت باست کرد توانی ویانە ئەمانە بە خەڵکی مسلمان بگێنن بۆ ئەوەی بۆ نمونە کەسێکی وەکو داعشی لێ دەرنەچێت بچێت بۆ نمە بە زۆر خەڵک ئێزدەکان دەکات بە مسلمان کریسیانەکان دینەکان دیکات یان کات بە مسلمان زۆریان لێ دەکات مامۆستایانی ئاینی توانی ویانە ئەو پەیامە ئیسلامی ئێستا کە تۆ دەڵێ بگێنن بەڵێ بەعزەکیان بڵێ بەس بەعزەکیان متەئسیرە ینی مەسەرەن کابرا بخۆی حاڵی نەبووە فاقد الشيء لا يعطيه ئەگەرە تو شتێک پێ نەبی چ دەدەی من ئێستا ئەگەرە تو بخۆت علمت نەبێتن کو ئەم ڕۆشنبیر دەکەی وەنیە کابرا متەئسیر دەبێت تاوان ئەو ڕۆشنبیری ئاینیان نییە نەیانتوانێت خزمەت بکەن نەداعش و نەغەیری داعش و هیچ تیرۆریستەک و هیچ کەسەک و هیچ خەڵکەک قدوەنیە لە بۆ ئیسلام غیری قورآن و سنەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەبی ئێستا من میسالت لە بۆ دینەوە لە سنەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام 13 ساڵ لە مەککەی بوو 13 ساڵ نیوەی زیاتری داوای ئیسلامی 13 ساڵ بەس بە میانەڕەوی و بە قسەکردن خەڵک هاتنە سەر ئیسلام کۆچیان کرد و یعنی وایان لێ هات مستعید بوون خۆیان و سەروەت و سامان و ماڵ و منداڵیان لە پێناوی داوەکەیان بفرۆشن کە چوونە مەدینەی بوونە حکومەت و دەسەڵاتدار زوڵمیان لە بتپەرستەکان نەکرد برێنەمە تۆڵی خۆمان بکەینەوە ماڵی بتپەرستەکانیان نەبرد جوولەکانیان نەکوشت کلێسەکانیان پارست خی سبحانەوە تەعالا بالعکس کردی واجب لە سەریان دەبێ ئەنگۆ دیفاع لە سەروانە بکەن دیفاعیان لێ بکەن کابرا ذمەیە یعنی لە ئاستۆ و لە میلی مسلمانانەکەوە کابرا بتپەرستە بپارێزرێ کابرا مەسەرەن با بڵێن جوولەکە بپارێزرێ شەڕی بەدر ڕوویدا قوربان لە شەڕی بەدر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەندەکانی کرد چی لێکردن گوتی دەبنە مسلمانیان سەرتان دەبڕم یان دەبی شادەم پێبینن بالعکس دەزانیت سیاسەتە چیدانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بڕۆن منداڵە مسلمانەکان فێرە خیندەواری بکەن هەر کەسێک دە منداڵی فێرە خیندەواری بکە ئەو کابرایە ئازادی خۆی دەکردەوە لە چێن دەریش لە ناو مزگەفتێ لۆوەی جێیان لە دەنجی قورآانی بی جێیان لا ئاەتەکانی خوای بی دڵیان نەرم بیت فعلیان زۆریشیان دڵیان نەرم بوو یعنی بەو شێوازەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فتح القلوب قبل القصور دڵەکانی کردەوە پێشەوەی خانیەکان بکاتەوە مستحیلە هیچ پێغەمبەرێک لە ئادەمەوە هەتا خاتەم کەوا ئەو شیعاری هەرگرت بیتن بە زۆرداری خەڵکی بکەینە مسلمان مستحیلە شتیوانە باشە بەڵام بابەتی بەنی قوڕەیزە زۆر کەس هەیە دێنێتە گۆڕە و دەڵێ زۆر لێکردن هەیە بڵێ با پێت بڵێم ینی ئێستا مەسەرەن مەواسیقی دووەلی عالەمی ئێستا مەسەرەن ئەمە لە کوردستانی خۆمانی فەرەزەن سبەینێ ئێستا برای عەرەبەکانمان لێران نە لە هەولێرێ ئەو برای عەرەبانە سبەینێ لەگە داعشیەکان خۆیان بکردا باوەیەک و بیان ویستابای وڵاتەکەمان و ئەمن و ئاسایشی وڵاتەکەمان وێران بکەن هەمومان میلەتەکەمان پێشی وەیکەوە حکومەتەکە دەستیان پێ بکە نەمان دەگوێت بێوانە دەربکرێن عقوبەمان دایان نا وەنیە باش ئێستانکانە ئەتوو لەکنە من بی ئەمن بتپارێزم خینت بپارێزم ماڵ و منداڵت بپارێزم سەروەت و سامانت لەکرم پاراستراوی دینت پاراستراوی بیتن ئەتوو بچی خیانەتی لەم بکەی لە ناو شاری ئەمە بەستەوەی ئەوەش ڕاست نییە قەت خۆی سبحانەوە وتعالە کاکە یەک قاعیدە هەیە وما ربك بظلام للعبيد خوای گەورەکە ئەمە بەناوی وی قسان دەکەین چ دەڵێن بسم الله الرحمن الرحيم ورحمتي سبقت غضبي قد خواي گەورە زڵمی نەکردیە ئیجلای بەنی قوڕەیدا بە ئەمری خوای بوو سبحانەوە وتعالە ئێستا لە مواثیقی هەموو دووەلی عالەم کابرا خیانەت لە وەتەنی خۆی بکە شایانی چییە ئەقەلها دەربکرێ وەنیە باشە دکتۆر باشمان لە زۆر لێکردن کرد کە ڕێگە پێنەدراوە ئای چ ڕێگای بگرنە بەر بۆ ئەوەی ئەو شتێک کە دەوێت بەدەستی بێنین بۆ نوێشکردنە مسلمان بوونە هەر ئەوەی کە تۆ دەتەوێت بڵێ با خزمەتی برای خۆم کەم قوربان دینی ئیسلام دینی سەماحەتە دینی محەبەتە دینی خۆشیە دینی تەعاتفە دینی ئینسانیەتە دەزانی لە ئیسلام ئینسانیەت بەرزترە لە ئیسلامیەت یعنی ئینسانیەت خوای گەورە ئەو دینە ڕەوان کردیە لەوەی خودی ئینسانیەت کەرامەتی ئینسانیەت بپارێزرێ خوای گەورە فەرموویتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەنی ئادەممان تەکریم کردیە نەیفەرموو مسلمانان نەیفەرموو ئیمانداران بالعكس خواي قورة فرمي لا ينهاكم الله عن الذين لم يظاهروكم ولم يخرجوكم أن تبروهم وتقسطوا إليهم والله يحب المحسنين خواي قورة فرمي نهيتان لناك بالعكس برون ساكي لقريان بكن باور دكي لشريعة إسلام أواني كوا مثلا الزمي بن لنا إسلام أوانا حقيا باراسترا وترى الإسلام يعني كابرا مشرك خواي سبحانه وتعالى أمري بيكردي كاقر لمالي هاتا دري
بیگەینیەوە ئەو جێی کەوالی هاتە دەرێ مسلمانان دەبی دەستی بگرن بیپارێزن نەخۆ یەکەک تیرۆری بکە نەخۆ یەکەک ئەزیەتی بدا باش لە ئاەتێکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی لەکم دینکم وەلیە دین بۆچی وای گوتووە بەڵێ ئامانجی چی بووە با خزمەت کەم ئەوە لە بیدایەتی عەسری مەککەی بوو مشریکەکان ئەوانە زۆر داوایان لە پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وەسەلام کەوا مەسەڵەن با بڵێن باوەڕی بە بتەکانی وان بینی حتا هەندێک حادیسە و شتواش ڕوویدا ئاخیرەکەی گوتیانەوە خۆی سبحانه وتعالى پێیانی فەرموو قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون كافر معناه چییە ئەمە ئێستا کانە بە ئەوەل زار کەلیمەی کافریشی کەینەوە کەلیمەی کافر ئەوەیە کەوا ئەتوو شتێکی ببینی دایک پۆشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هات ئیمانی لە بۆ ڕوونکردنەوە ئیمان بەخوای سبحانه وتعالى کافرەکان دایان پۆشت قبولیان نەبوو کە قبولیان نەبوو نەیتوانی زۆریان لێ بکە یەک لەوانە مامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو طالب حتا مردیش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر دەیگوت یا عەمما خۆزگە یەک جار برەی لا ئیلاهە ئیلا الله خۆزگەوە برەی زەمانەتی بەهەشتت لە بۆ دەکەم شەفاعەتت لۆ بکەم خوای سبحانه وتعالى کابرا بە اختیاری خۆی اختیاری نەکرد زۆری لێ نەکرد ئەبوو لەهەب مامی پێغەمبەر بوو زاوایەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر وا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەسەڵاتدار بە لەبەرەوەی پێیانی فەرموو قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم لكم دينكم ولي دين وهذا أما قاسم مشترك من يا بشرين بله سپاس دکتۆر گفتوگۆی زیاتر دەکەین هاوکارم کاروان ڕەحمان لە سلێمانی و لەگەڵم دەبێت بابچینە لایەوە کاروان شەوت باش و پاشێوت باش تۆ شەوانی ڕابردوو شەوی ڕابردوو چوێنێ وزگەوتی گەورە شەوی پێشتر چوێنێ و نەخۆشخانەیە هیوا ئەم شەو کە شەوی لەیلەتول قەدر دەست پێ دەکات تاوەکو دەڕۆژیت کە بەرەو کۆتایی دەچین پاشێو لە سلێمانی لەم شەوەی ڕابردووە کە یەکەم ڕۆژی لەیلەتول قەدرە دەست پێ دەکات چۆنە و بە شێوەیەکە مسلمانان خەریکی چین هۆڵی نوێژ خوێندنی مزگەوتی گەورەم کە بە مزگەوتی کاکەحمەدی شێخی سلێمانی ناسراوە لێرە من لە پشتی من گۆڕی میرەکانی بابان هەیە کە نزیکەی 11 میری بابان لێرە بە خاک سپێرراون ئەم شەوی قەدرە کە ئەم شەوەی کۆتایی و وەک لایانی پیرۆزی ئیسلامیش باس کراوە خێرێکی گەورە و نەبڕاوی هەیە منەمەنەوێ ئەم شەوە زیاتر پیرۆستر بکەین و زیاتر خەڵکان گویان لە کۆمەڵە دەنگی خۆش بێ دوو میوانی تایبەتم لە ئەبێ کامەوێ بچم بۆ لایەن و ئەوان کۆمەڵێک مناجاتی خۆش بە قورئان خوێندنی خۆش دەست پێ یەکەم من ئەچم بۆ لای ئەوان ئەم شەو لەگەڵ من ئەبن ئەوانیش مامۆستا شێروان عیرفانی لەگەڵ مامۆستا جەمال لەگەڵ منابن سڵاوتان لێبێ زۆر سوپاسان دەکەم کە ئەم شەو میوانی ئێمە بوون و ئێمەش میوانی ماڵی خۆین لێرە لە مزگەوتی گەورە سڵاوتان لێبێ دووبارە بە خێراتتانەکەم بەم کاتەی شەو لەگەڵ من بوون مامۆستا شێروان ئەمەوێ جۆک و جوانترین دەستپێک بە چەنایەتێک لە قورئانی پیرۆز دەستپێکی بەدەنگە خۆشەکەی جەنابەت کە جەنابەت لە زۆرێک لە بۆنە و مناسەبەکانە خەڵک ئەدناسن و ئەدبینن با گوێمان لە دەنگی جەنابەت بێ فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ويطاف عليهم بآنية من فضة وأكواب كانت قوارير من فضة قدروها تقديرا ويسقون فيها كأسا كان مزاجها زنجبيلا عينا فيها تسمى سلسبيلا
لا إله إلا الله والله أكبر بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. صدق الله العظيم. دەنگت هەر خۆش بێت شەوی قەدر کە خێری هزار مانگی هەیە. مامۆستا شێروان ئەیفانی سەرۆکی کۆمەڵی قورآن خوێنانیشی کە من ئەبوو لە سەرەتاوە بوو ناسێنم دەنگی خۆش بێت گەڕێم وەلات بۆ پرسیار وەڵامەوە مامۆستا جەمال جەنابی شت زۆر بەخێر بێی ئەوەی بەر لەوەی دەستکەمە گفتوگوی گوێمان لە مەقامێکی خۆشیش بێ بەدەنگی جەنابەت لەگەڵ دەفەکە کە پێم وابێت دواتر بەستەکەی لەگەڵ مامۆستا شێروانە بەیەکەوە هەڵێن. فەرموو با گوێمان لە دەنگە خۆشەکەی جەنابی شەوێ. دیارم در عشقم جوزتنا بالبيد أقرم هاي كمن مشتاق شلوتي بچيبم كاكي كيدا أقرم هاي لقيا دامني داست دعاء جاد بمخاشري طريقي قوش يجري بردم أمجار الريد أقرم شكر هوشيار محوي هاي شكر وشيار محوي تدقى دنيا خراباتا كبد مستي بكاو هاي كبد مستي بكاو أهلي خراب في بوتشي ليد أقرم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم سباسم لا
خدا شزوري خود كمي بذاتي تويا كوابي مثل بيا ودمي مولاي صل وسلم دائما يا ابدا على حبيبك خير الخلق كلهم في غنبري فاضل ونهايتي شينيا هتا بياني بك خوان زبان بادمي مولاي صلي وسلم دائما يا بدا على حبيبك خير الخلق كلهم خدا لبار في غنبر جبين مقصد مان خوش بالرابور دمان تخاوني كرمي مولاي صلي وسلم على حبيبك خير الخلق دەکتان خۆش بێ مامۆستا شێروان لەبەر کەمی کاتەکە من بەخش حەزمەکە زۆر زیاتر بەردەوام بین ئەگەر 2 دقیق کەمان بنێ برادەرامان لە هەولێر بۆ ئەوەی چەند پرسیاری کردماوە لەگەم دوو میوانە بەڕێزی بکەم زۆر بە کورتی مامۆستا شێروان ئەمەی بپرسم سەبارەت بە ئیش و کاری کۆمەڵەکی خۆتان و کۆمەڵی قورآن خوێنان چۆن دەچێت بەڕێوە ئەگەر وەڵامەکان زۆر خۆت بکەینەوە لەبەر کەمی کاتەکە فەرموو سەرەتا بەنای خۆی بەخشندە میهرەبان زۆر سپاسی هەموو لایەکانەکەم و داواکارم لە خۆی گەورە لەم شەوە پیرۆزەیە و لەم شوێنە پیرۆزەیە و لە پەنا ڕۆحیەتی پیرۆزی حەزەتی گیاگە ئەحمەدی شێخا و هەروەها شێخی مەلیکی کوردستان و میری بابانەکانە ڕۆحی خۆمان ئاسوودە بکەین ئینشاءڵڵا لەم کات و سادە پیرۆزەیە مامۆستا جەنابەت ئەگەر وەڵامیش بیر نەچێ ڕۆژانە بچیەوە سەرخاڵی بێجگە لە کۆمەڵەکەی خۆت ئەگەر باسێکی کۆمەڵەکەم بکە ئێمە کۆمەڵی قورآن خوێنانی کوردستان چەند ساڵە گەبێ زەیدومان کردوتەوە کۆمەڵەکەمان هەموو بە هەموو جودێکی هەموو ئەندامەکانمان دیارە دەوراتی خۆمان هەیە چالاکی خۆمان هەیە هەموو کات و ساتێک دەوراتمان هەیە بۆ ئەندامانمان بۆ کەسانێکی حەزان لە قورآن خوێندنە دەورەی مەقامە تەجویدە نەحو سەرف علومی قورآنە علومی ئیسلامیەکانی زیاتر ئیشی لەسەر دەکەین نەگوو چالاکی کۆمەڵەکەمان ئەو ئەندامانەشی کە لە ئێمە ناویان تۆمار کراوە زیاتر بەشداری هەموو بۆ نەئاینی و نیشتیمانەکانی خۆمانەکەن بەڵێ مامۆستا جەمال سپاس دەکەم ئەمەی بزانم جەنابی شێت ڕۆژانە بچیەوە سەرقاڵیت و چۆن ژیانی ڕۆژانەی خۆت تێپەڕێنی وەڵا ژیانی ڕۆژانەم کاری من قورآن خوێندن و مەولود و ئەوانەیە و لەناو مزگەوتەکان و لە پرسەکانە پرسەکان و مناسباتی تر تاوان هەر بۆ پرسە نرخ گونجاوە کەسانێک کە ئەگەر بیانێ پرسێکیان هەبێ ینی زۆر گرفتانی لەگەڵەوەی چەندێک پارە ئەدا نەنا هیچ کێشەمان نیە چونکە بەتایبەتی قەیرانەکە ژوای کردوی تر ماوەڵە ناکەین و هەر کەس بە عینی خۆی بەبێتانێ پرۆژێکی خۆشمان ئەحدمان کردو لەگەڵ ئەندامانی خۆشمانە و لەگەڵ هەموو بەتایبەتی پرسەی خاوەن شەهیدەکان پێشمەرگە ئاسایش ئەمانە هەبێ بەرامبەر بردومانە بەڕێوە بەشداری چلەکانمان کردەوە بەشداری ساڵانەمان کردووە پرسەکان هەڵوێستێکی جوانی ئێوەیە بۆ کەسوکاری شەهیدان و قوربانیانی شەهیدان بەڵێ من سوپاسان دەکەم ئەمەوەی جۆرێک مناجاتی کورد بێ بەدەنگیەوە زۆر کورد زۆر سوپاسان دەکەم دیارە شعری شێخ ڕەزایە خوا لێ خۆش بێ بەسەر کاک ئەحمەدی شێخ هاوتێتی ئێتە پێم خۆشەوە پێشتر بەجەناتەنە و بینارە انشاءالله دولك بەڵێ سوپاس بۆ هاوکارم کاروان ڕەحمان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ میوانەکانیشت دکتۆر دەگەرم وەلای جەنابتەن لە ئاەتێکا دەڵێت ومن شاء فليؤمن ومن شاء فليكفر ئەومان بۆشی بکەیتەوە لێرانە خوای سبحانه وتعالى ئەو ئاەتە لە سوورەتی کەهفە بەحسی ویست و ئیرادەی بەشەر دەکاتن بەلامبەر ئیمان و کوفر
وەکو عەرزم کردی ئیمان مطلقە کوفریش لێرانە مطلقە بە مطلقی هاتیە هەردووچیان جا لە بیدایەتیوە لە بەشەریەتەوە ئیمانی مطلقە تا ئاخر نەفەر باوەڕبوونە بەخوا و ئەرکانەکانی ئیمان کوفریش داپۆشتنی باوەڕبوونی بە ئیمانی بەخوای سبحانەوە وتعالە لەگە ئەرکانەکانی تکەیە لێرانە خوای سبحانەهو وتعالە مادام بەشەری دروست کرد کە ئینسانێکی عاقلە ئینسانێکە سربەستە ئازادە کوی دەژی و چۆن دەژی لەبەر هەندی خوای سبحانەهو وتعالە فکریشی ڕەبت نەکرد بەوەی کەوە مقیدی بکە نەخێر زۆر کەس هەبووە مەسەن ئێستا ئەصحاب الکهف ئەصحاب الکهف بەبێ ئەوەی کەس خەبەریان بداتێ یان پێغەمبەرێکیان لە ناوبیتن بە عەقلیەت و فیتڕەی خۆیان گەیشتنەوەی کەوا خۆیان ناسی لەبەر هەندێک ئەو ئاەتە لەوێن دەرباز دەکا واتە مەشیئەت ویست ئیرادە حەز لەوەیە کەوا ئەگەر ئەتوو بتەوێ ئەو ڕێ بگری کە ڕێی ئیمانە و پابند بی بە ئەرکانەکانی ئیمان و تەوابەتی ئیمان و واجبات حقوقی ئیمان یان بە فکرێکی ئازاد بچی ئەسڵەن هیچ باوەڕیەکی معبودیەتت نەبیتن باش خوای سبحانەهو وتعالە هەردووچی لە بۆ بەشەری دانایە باشە دکتۆر لە شوێنێکە دەڵێ لا ئیکراها فی الدین لە شوێنەکە دەڵێ لەکم دینکم وەلیە الدین بەڵام لە شوێنشکە دەڵێت فويل للمصلين هم عن صلاتهم ساهون لێرە باسی سزاکات بەڵام لە کێشە دەڵێ لا ئیکراها فی الدین خۆی ئەوە ئەوە بەحسی وەی دەکا بزانە ئێستا مەسەڵەن با بڵێن ئەمە بەحسی دوو جۆرمان کرد بەحسی ئیمانمان کرد بەحسی کوفرمان کرد ئەوەی دێتن کە ببتە ئیمان بەختیاری خۆی عەرزم کردی ئێستا مەسەڵەن کابراایەک دێبتە کارمەندی ئەو کەناڵەنگۆ حقوق واجباتی هەیە وەنیە دەبێ حقوقەکانی خۆی وەربگریتن پاش ئەنجامدانی واجباتەکانی خۆی وەنیە واجباتەکانی چیە بڵێ بڵێ بەیانیان مەسەڵەن ئەو کابراایە دێتن دەوامی خۆی دەکا ئەو واجباتی لەسەریدایە ئەو کاری پێ هەردەستی ئەنجامی دەدا ئەوە وای لێ دەکاتن کەەوە حقوقی و هەبیتن وەنیە ئەگەر ئەوان ئەنجام نەدا ئەوە ئەو کابراایە لەو کەناڵەی جێی نابتەوە یان لەو ئیشەی لەو پرۆژەی جێی نابتەوە کابرا بوویتە مسلمان بەڵام التیزام بە نوێژێ ناکە خوای سبحانەهو وتعالە پێی دەفەرمێ باشە کە نوێژێ دەکەی لۆ بە ئەهمیەتی نادەیێ لۆ لی یعنی لی غافڵ دەبی لۆ بە سەهوی دەیکەی طبعا ئەو سوورەتە کە هات ئەو ئاەتە حەزرەتی ئەبوو بەکر سوزدەی شکری برد گوتیان لەبەر چە فەرمووی قەسەم بەخوای خوای سبحانه وتعالى قربي فرموا بايا ويل للمصلين الذين هم في صلاتهم ساهون في هرهم من بهلاك الدتوين بلان فرموي عن صلاتهم ساهون اوين ويش كربي زور كم نيجي لبي دكاتن بلام اوين ويش كرتي مزبوط نبي خوای گەورە دەفەرمێ ئاگدار عقوبەتەیە باشە کەواتە بەستی ئەوە نییە کەوا بە زۆری ئەم نوێژ پێ دەکەم مادام نوێژێ دەکەی بەڵام سزاشە سزایە لەبەرەوەی دەزانیت وەکو برێ گاڵتەکاریەکە بە نوێژکردن گاڵتەکاریەکە بۆ مەبدای کە خوای گەورە لە سەریدانە باشە ئەوە تەنها بۆ مسلمانانە بڵێ تەنها بۆ مسلمانانە بۆ هەموو کەسێکی ببتە بازنەی چکە بزانە دوو بازنەمان هەیە مە لە دین بازنەی مسلمان فەرقیە لەگە بازنەی ئیمان کابرا بە 5 ڕوکنی دەبتە مسلمان بەڵام نابتە ئیماندار بە 6 ڕوکن دەبێتە ئیماندار هەر جوایزە بەڵێ ئەو 5 ڕوکنە و 6 ڕوکنە احتمالیە هەر 5 ئەنجام بدا ئیمانداریش نەبی لەبەر هەندێک خوا سبحانه وتعالى دەفەرمێ قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولما يدخل الإيمان في قلوبكم ولكن قولوا أسلمنا ئەمگۆ برێن مسلمانین بەڵام نوێژ ڕوکنەکە لە ئیسلام ڕوکنەکە لە ئیمان نییە نا مەبەستی من لەوە چییە ئەو ئاەتە چێ دەگرێتەوە ئایا مسلمانانیش دەگرێتەوە یان غیرە مسلمانانیش دەگرێتەوە مسلمانان دەگرێتەوە ئەوانەی بەویست و ئیرادەی خۆیان اختیاری دینیان کردیە هاتیینە بووینە بازنەی ئیماندار و مسلمانان بەڵام واجباتەکانی خۆیان جێبەجێ ناکەن خوای سبحانه وتعالى پێت دەفەرمێ کاکە یان مەیکە یان ئەگەکردت بە مەزبوطی بیکە باش دێنە سەر سەرانە سەرانە چییە دەچێتە قالبی بابەتی زۆر لێکردنەوە نا سەرانە مەسەڵەن ئێستانکانە با خزمەت بکەم سەرانەی مەقسەدت کەوا کابراایەک بێدین بیتن سەرانەی بڵێ ئێستا مەسەڵەن با بڵێن ئەمە لە شارە چینە ئەنواع وەشکال خەرج تێدایە ئەو خەڵکەیە لەگەرە تو دانیە لەگەر ئەو حکوومەتەی دانیە بالعکس احتیمالیە معارزش بی بەڵام حکومەت هەردەستی ماڵی دەپارێزی
قوتی دەپارێزی شەرەف و نامۆسی دەپارێزی بتپەرستەکەی کە عکسی ئەو دینەیەکەوە سەرانەی دەداتێ دینەکەوی دەپارێزی ئەگەر یەکێک بێوێ معبەدەکەوی لێتێک بدە مسلمان دەبی خۆی لەسەر بە کوشتن بدا ئەوە مقابلی وەی دەبی وەکو نظامی زەریبەی ئێستا کو ئێستا زەریبە لە هەموو وڵاتەک و لە هەموو شارەکەیە لە هەموو خەدەماتەکەیە ئەو کابرایە بە معنای زەریبەی دەدا لۆی بتوانانی ئیسیمڕاریەتی ئەمن و ئاسایشەکانی کە ئێستا بەحسمان کرد لۆی بەردەوام بیتن بەش لە هەموو وەختێک نییە ئەوەش ئەحکامەی خۆی هەیە مەسە ئێستانکان هەندێک ئەحکام هەیە لە ئیسلام تعطیل دەکرێت کە ئەو کاتێ حکومەکە تەنفیز نەکرێت مثلا بابنە ئێستا لە زمانی حەزرەتی عومەر ساڵێک بەسەریان داهات پێیان دەگو عام الڕەمادە لە عام الڕەمادە حدودی سەریقە و دزین و دەستبڕین و نازانم چۆن شتان هەمووی ڕاجیدا لەبەرەوەی حەزرەتی عومەر فەرمووی کەنجی خەڵکتان تێر کرد کە خەڵک پێویستی نەبوو دزی کرد ئەو جە وەختیان گو بین محکەمەی بکەن کابرا کە پێویستی پێبوو وەڵاهی لە بۆ پێویستەکەی خۆی شتی گەورەتریش دەکات لەبەر هەندێ ئەو کاتەی کەوا کابرایەکی ذمی ئیمکانیەتی هەبی سەرۆت و سامانەکەی پاراستراوبی مەوادی داخل بکات تیجارەتی بکە پارەی هەبیتن دەبی پارەی حرەسەکانیش بدەکە شەوان مەوادەکەی لێ بدزرێ باشە ئەو سەرانە تەنها بۆ مسلمانانە یان بۆ یان تەنها بۆ ئەوانەی کە غیرە مسلمانن نە لە بۆ غیری مسلمانانە بۆچی بۆ غیرە مسلمانە بۆ مسلمانە لەبەرەوەی ئەوان ئاستۆی ئەمن و ئاسایش و پاراستنی شارەکەی لە ئاستۆی وان نییە بەشدار نینە نە لە حرەسیاتی نە لە شەڕی نە لە هینان و بردننی نە لە ئیدارەی دەولەت بەشدار نینە وەکو برەی لە حازری دەمینێنەوە کابرا ئێستا مەسەرەن با بڵێن ئەمن خانیەکەم هەبی لە گەڕەکی ئەو گەڕەکەی سکیوریتی هەبیتن ئەو سکیوریتەیە پێویستی بە مەسرەفە پێویستی بە پارەیە مادام ئەمن لێوێن دەربا من و ئاسایشەکی دەژیم و بەشدار نیمە لە گەرەوان حەقی خۆمەکە منیش خەراجەکی بدەم لە بۆیکەوە ئاخر لەوانەیە مسلمانیش هەبێت بە هەمان شێوە لە هیچ شتێکا بەشدار نەبێت نا مسلمانان هەمویان دەبی بەشدار بن لەو وەزعی کەواوەن تێدانە ئەگەر هاتوو مسلمانێک بەشدار نەبوو لە ئەحکامی ئیسلام ئەویش بزەبت حەق و حقوقی لا دەکەویتن وەکو کابرایەکی کەوە دوورە دین بیتن وەکوان حسابی لەگەڵ زۆر سپاس بۆ دکتۆر علی سلێمان پێشنێژ و تارخوێن کە لە تەوریەکەمی بەرنامەی پارشیف لەگەڵمان بووی زۆر سپاس زۆر سپاس ساوت خۆش بێگە لە کۆمنون بەڵێ تەوەریەکەمی بەرنامەی پارشێف بە کوتات دەتوانی دابنیشی و دوای بەیەکەوە دەڕۆین هاتا تەوریەکەمی سراحەتێک وەردەگرین ببوورە بەرنامەی تەوریەکەمی بەرنامەی پارشیف بە کۆتا هات لە سەری کاتژمێر تەوەری دومی بەرنامەی پارشیف دەکەینەوە بەڵام هاوکارانم این هاوسێکیان ئامادە کردووە زۆربەی خەڵکی گوندەکانی قەرسی باکووری کوردستان ئەوان هەڵدەستن لە وەرزی بەهاردا بە تایبەت هەڵدەستن بە کۆکردنەوەی جۆرە قارچکێک یاخود کوارگێک کە داهاتێکی زۆریان بەهۆی ئەو قارچکەوە دەست دەکەوێت کە پێی دەوترێت لە تورکیا پێی دەوترێت وەرگی بەرخ یاخود زگی بەرخی پێدەوترێت و ئەو جۆرە قارچکە لە دارستانەکانی لەو دارستانانە دەڕوێت کە زۆر بەرزن لە ئاستی ڕووی دەریاوە. دووبارە سلااوان لەبێ بەرنامەی پارشیف بەرداوامە تۆری دۆمی بەرنامەی پارشیف تایبەت دەبێت بە تەندروستی باسدا نەخۆشیەکانی پێست و چارەسەرکردنی دەکەن لەگەڵ پزیشکێکی پسپۆری تایبەت بە نەخۆشیەکانی پێست بەڵام بەر لەوەی تەورەکەمان بکەینەوە هاوکارانم این هاوسێکیان ئامادە کردووە لە شاری لەندەن ستۆدیۆیەکی دروستکردنی گڵۆپ و ئامێرەکارەبایەکان کراوەتە چایەخانە بۆ ئەوەی خەڵکی بستنە و شوێنە و بەرهەمە هونەرەکانی خاوەن ستۆدیۆکە ببینن هەر کەسێک لەوانەی کە دەستنا ئەو چایەخانەیە کە کارە هونەرەکانی خاوەن ستۆدیۆکە دەبینن پێوە سەرسان دەبن و بەکارێکی گرنگی دەزانن. لە جادەیەکە تاری لە لەندنە پایتەختە بریتانی ستودیۆیەک هەیە ku ronekên xwe vê dixe ta ku mirov bikevne cîhaneke hunerî de ji ronak û nîyonan. Marcus Bracey hunermend galeriyeke wî bi navê God's Own Junkyard heye
ku têde hejmarek ji karên hunerî ku vedgerine 4 nifşan beriyaneha dihewîne. After working next to my dad for nearly 30 years and working with my grandfather Dick, پشتی کو من 30 سال کار لگل باوی خوا کر اف کار کت خوینا من جبو دهان سالان ما کار لسر نیون کریه نیون جبو من کیف خوشیه تحز دکه ویخه و بزانه که چاوا دردکه وی and that is what happened to me. It was pumped into me. I got the bug. I couldn't get away from it. برeyسî rêdayê xelkê ku derbasî stûdyoya wî bin ta ku karê wî yê hunerî bibînin. û bûye wek qahwexaneyekê, geştyar jî ji gelek deveran tên û matmayî dimînin. دەماز هاتم هوندر من زانی ئەڤ یەک ji cihên herî xweş e weke filmekê û bibe rastî. I think it's awesome. We had found it on Instagram and مەلسەر ئینستاگرامê دیت دەمام هاتن gelekî xweş bû min ji rengan pir hez all the colors and all the signs seem to go together, so Nêzî 6 heftiyan pê diçe heta Bracey her karekî temam bike. Marcos dibêje ez ê her hunermendê nîyonan bim ji ber ez jê hez dikim. Ew hest û canekî dide gilopan da ne tenê ronakê bidin lê hunerê jî nîşan bidin. Îvan Umer, Kurdistan 24. بەڵێ دکتۆر دیندار شەریف پزیشکی نەخۆشیەکانی پێست لە تۆری دەون بەرنامەی پاشیبەوە لەگەڵمان دەبێت دکتۆر بەخێر بێت زۆر سپاس چەند جۆر نەخۆشی پێست هەیە با یەکەم جار لە شتە گشتەکان دەست پێ بکەین و دواتر دەچینە سەر نەخۆشی تایبەتەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی نەخۆشی پێست بکەین وەکو هەر وەرگانێکی تر زۆر جۆرە نەخۆشی هەیە بەڵام بڵێن لە جۆرە هەرە باوەکان بریتین لە هەستەوەری پێست بە دەرەجە یەک دێ و بێزگەلەوەش زیبکە هەیە هەندێک نەخۆشی تریش کە دەگوازرێتەوە لە ئەو لەوانە وەکو جەڕە بوو نەخۆشی ترە کە زۆر باوە نەوانە لە پێست ئەگەرنا شێر پێنجەی پێست هەیە نەخۆشی تری پێست هەیە لە کۆمەڵی مەسەلەن ئەوانەی کە بەهۆی میکرۆبەکان بەهۆی بەکتریا بەکو ئەو جۆرە نەخۆشیانە بۆچی باون هۆکارەکەی چییە؟ هۆکاری نەخۆشی هەڵبەتە هۆکاری ژینگەی وا دەکات کە نەخۆشی بە دەرکەوێت لەسەر لەشی مرۆڤ و هەندێک جاریش هۆکاری بۆ ماوەی هەیە بۆ نمونە هەستەوەری کە پلە یەکەم داگیر دەکات لە نەخۆشیەکانی پێست دەبێ مرۆڤەکە خۆی هەستەوەری لە ناو خێزانەکەی لە ناو نەژادەکەی هەستەوەری پێست هەبێ ئەو هەستەوەری پێستە چییە و چۆن دروست دەبێ؟ بەڵێ ئەوە کارلێکی بڵێن ڕوبەڕووبوونەوەی لەشی مرۆڤ یان پێستی مرۆڤە بە شێوەیەکی توندوتیش بەرامبەر ئەو شتانێکە لە دەوروبەر ڕوودا بۆ نمونە ئاوە هەوا وشکاتی ئەو مواد کیمیانە کە ڕۆژانە ئێمە بەکاری دێنین بۆ خاوێنکردنەوە بۆ هەر مەبەستێکی تر و زایدەن ئەو شتانە کە مرۆڤ دەیخوا ئەوانە بەدەرنی لە مادەی کیمیایی ئەو مرۆڤە چی بەسەر دێت کە تووشی هەستەوەری بێت چی لەسەر پێسی دەردەکەوێت نیشانەکانی چین لە هەستەوەریدا گرنگترین نیشانە و یەکەمین نیشانەکەەوە لە نەخۆشەکە دەکات کە لە حاڵی خۆی بپرسیەوەیە کە تووشی خورش دەبێت وەختە خورانی پێست ئەوانی تر دوای ئەوە بە شێوەی زیادجیا پەڵات لەسەر پێست دروست دەبێت ئەو شوێنان کە هەستەوەریەکە زیاد بووە بە پەڵی هەڵبەتە پەڵی سوور ئەو پەڵانە لەوانە بە پێی جۆری سروشتی بڵێن هەستەوەریەکە لەوانە چەند کاتژمێرێک بخانێ لەوانش بۆ ماوەی چەند ڕۆژێک بمێنێتەوە باش دێنە سەر نەخۆشی ئەکسیما یاخود بیرۆی پێدەوترێگە هەڵە نەبم کەویش نەخۆشیێکی باوە ئەو چ جۆر نەخۆشیەکە لە ئەنجامی چیەوە دروست دەبێ هۆکارەکانی دروست بوون ئەم نەخۆشیە چین بەڵێ ئەگزێما ئەو هەستەوەرێکە ئێمە باسی دەکەین واتە دروستبوونی پەڵە لەسەر پێستێک کە هەستیار و ناسکە بەرامبەر دەوروبەر ئەو زیبکانەکە دروست دەبن بۆ نمونە بە شوەیەکی پەڵەیان بە شوەیە گروپێکی گروپی سنجیبکەیەک لە شوێنێک لەسەر دەموچاو یان لەسەر دەست یا لەسەر پێ ئەوەیە پێ دەگوترێ ئەگزێما خورشتێکی زۆریشی لەگەڵدا دەبێت و سوور بوونەوە
ئەوەیان دەتوانێت زیاتر مەسل لە وەرزەکانی بەهار و پاییزەوانە دروست دەبێت چونکە لەو وەرزانە زیاتر بەهۆی گۆڕانکاری لە ئاو هەوا بەڵێ زۆر جار شەیداری دەوروبەر کەم دەبێتەوە وا دەکات کە پێستەکە بەرە وشک بنەوە بچێتن زووتر نیشانەکان ئێگزێمە کاریگەری لەسرم نەخۆشیە هەیە بەڵێ خۆراک کاریگەری لەسرم نەخۆشیە هەیە هەڵبەتە باسی ئەوەشمان کرد کە خۆراکەکان بەدەرنی لە مادەی کیمیاوی ئەویشیان کاریگەریکی زۆری هەیە واتە بەرزبوونەوەی ئاستی هەستەوەری لەشی مرۆڤ بە پلەی یەکەم بەندە لەسەر ئەو خۆراکێک کە مرۆڤ دەیخوا بە تایبەتی لەو بڵێن لەو چرخی کەمە تێدا دەژین زۆربەی خۆراکەکان پۆلیفایبریکێتن واتە دروستکراون ئەو خۆراکە سروشتە نییە کە جاران هەبوو باش چارەسەر چیە بۆ ئەم نەخۆشیە هەڵبەتە چارەسەر ئەگەر بێت بۆ هاوڵاتیانی خۆشەویست ئاماژەی پێ بکەین چارەسەری بمبڕکردنی ئەو هەستەوەریە نییە چونکە ئەوە سروشتی ئەو پێستەیە سروشتی ئەو مرۆڤەیە کە هەستەوەرە بەرامبەر هەندێک مادەی کە ناتوانێت قبولی کە بەڵام چارەسەریشی هەیە بۆ نمونە دەتوانێت ئەو مرۆڤە خۆی دوور بێخیتەوە لەو مادانێکە هەست دەکا هەستەوەری پێ هەیە ئەو خواردانێک کە مەسەلەن ڕنگ یان تامی تیژ یان هەر تامێکی تری تێدەکرێت خواردنەکان دیاری کراون ئەوانەی کە هەستەوەریان پێیان هەیە ئەوانەی ئەگزیمە خواردنەکان لە مرۆڤێک کۆ بۆ مرۆڤێک کە دەگۆڕێت دەگۆڕێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە زۆربەی جار دەچینەوە سەر بڵێن لەسەر ئاستێکی فراوانتر باسی دەکەن کە دەڵێن نابێ هیچ بەهاراتێک بەکاربێنێ واتە بەهارات لە تیژەکانە بۆ گرهتا ئەوانەی کە تیژیش نین بەڵام بۆ تام و بۆ چێژ و بۆ ڕنگ و بۆیە بەکاردێ بۆ جوانترکردنی خۆراک بە ئەوانە هەور هەمویان دەگرێتەوە هەروەها ئەو مادانەی کە بەکاردێ بۆ بڵێن بۆ لەزەت و ئەو شتانە وەکو کێچاپمانێ سۆس ئەوانش هەر هەمویان دەبنەهۆی بەرزکردنەوەی هەستەوەری لەشی مرۆڤ و بە دیارکەوتنی ئەگزێما لەسەر پێست ئەم نەخۆشی دەگوازرێتەوە ئەو نەخۆشی ئەگەر بڵێم بە گواستنەوەی ڕاستە خۆ نەخێر بەڵام بە شێوەیەکی ویراسی بە شێوەیەکی بۆ ماوەی بەڵێ لە باوانەوە بۆ وەچەکانیان دەگوازرێتەوە باشە دکتۆر گفتوگۆ زیاتر دەکەین بە بچینە لای هاوکارم بزانم پارشێ و لە شار و شارۆچکەکان چۆنە دەسمە لای هاوکارم مەسعود محەممەد کە لە کەمپی دۆمیس لە شاری دهۆکەوە لەگەڵم دەبێت ئەم شەو مەسعود چۆتە نێو کەمپی ئاوارەکان و بزانێت ڕەوشی ئەوان چۆنە مەسعود ئەفدەمێتە باش بە کە ئەسخەرەت نەوتون ناف کەمپێدای ڕەوشە ئاواران چەوەیە ئەو پارشیڤخوا چەوە بسەر دەبێن تایبەتیژی دوان چەند ڕۆژێن داویەدا ئەنێ چ جوش و خروشێک دناوان دەهێن ها دەمیا باش بیتن کۆڤان دیارە کوازل کەمپا دۆمیسم کەمپا تایبەتە پەنابەرێن ڕۆژاوای کوردستانی ڤەلڤێرێ ئەگەر مرۆڤ بێتە ناو بازارێ کەمپا دۆمیسدا مرۆڤ هەست ناکات مرۆڤ ناوە کەمپێکە دەژبەرک و خەڵکی vê کەمپێ gelek بژیم پێشوازیەکە باش پێشوازی لما ڕەمەزانە پیرۆز کریە نهادا ژێم نێزکی بانگ سپێدێت بین لە هێشتا کوند بینێن هێشتی پرانیا دوکان و بازاران vekirîne xelek ji derve verê cuda ji şevên cihindî şevên Remezanê pişêwazên cuda cuda têne saxkirinê gropên mûzîkê li çayxanatirînin strana dibêjin heta ku direngî şev û wextên nêzîkî bangdanê bîtin şinîka qestemala xwe dikin verê ez gel vî gropirîn me xare eger hûn demî bidine me ez gel vî gropê pirinim biçek behs li şevên Remezanê bikên taybetî nava kempan ve دو هنرمند جی دیارت گل من دانن یک آهینا کردی و دیسا جی خمگینه قام شلوه ما مثلا خمگین تو یک شاعرک ناودن که روشاوه کردستانه رمضان الویره چه جداهید گر رمضان روشاوه کردستان یعنی سوریه هنم براستی هیوا رمضان هر دبری خوشه نبس انه الرجاوه هر دبری رم هیوا رمضان قال لك خوش هیوا كبيروز ام رزيل دغرن قال لك وهيوا كبيروز ام قال لك بيروزا هيبقى كبيروزا ماشي زي ما عرفت هنا رمضان تا بيروز بيتن رمضان فيري تشج داهيد غير رمضان قامش دو هي ابوتا طيبتين بينين يعني الفيري حتى درنج شاف وصا جروب موزيك استرانات بيجن الروشا واجون صايا
دەستپێکێ ئەس ڕەمەزانە هەر چارپارچەی کوردستانی پیرۆز دکەم و خودی چ فەرق نینە هەما هەر چارپارچەی کوردستانی هەر ڕەمەزان هۆسایە. بزن خلق روجاوا قال حشخاشيت كت يعني سترانا وكيفي ئەوە یا ڕاستە. قالك ستران بيجي نافاده هنم. تمامە هەر هەما تۆ هەرێکیش ماڵی هەر ستران بێژەکتی دەهەیە. تمام. باشە. ازو همي تماشاوان هم تخازن يعني جهداري استرانه که بکن هون ولات استران بيجن. بلا سرچاوه هم استرانه که یا رحمتی تحسین طه منو که بیجن یا استرانه تو خون بوی. باشه بگو من پفکاریا گروپه که موزیکی که ده استرانه که جهداری کن فرمان. تمام. من بردارون که چوا تخوین بوی همی گوا تل من بردارون که چوا کلاگری کته نوا اینت بوی بیک نزوا کلاگری کته نوا اینت بوی بیک نزوا دلیم گوت من تو دوی بوچه هلام سروان کلا دلیم گوت من تو دوی بوچه هلام سروان کلا تخوی همی گوا تل من بردارون که چوا تخوی همی گوا تل من بردارون که چوا کلاگری کته نوای نت بوی بیک نزوا کلاگری کته نوای نت بوی بیک نزوا دلیم گود من تو دوی بوچه هلام سروان کلا تو خون بوی همی گوا دل من بردارون که چوا تو خون بوی همی گوا دل من بردارون که چوا کلاگری کته نوای نت بوی بیک نزوا کلاگری کته نوای نت بوی بیک نزوا خونا من بونیا هوا اگر زور سپاس دست تا خوش من یعنی زترم شین دانو صادنه بکین خلیل ببیجین خمگین قامش لوه دست بکی اول رونش نهتا و دارید تو بتونه تشتی خوش بیجی یعنی چه منافت خمگین قامش لوه براستی خمگین قامش لو اجبر گلکی دور بونش قامش لو اجبر به که منافی خو کریا خمگین قامش لو اجبر بلی استران گوتنی از باورم تو کار هلبستان نویسینی استرانا دیگه هنرمندان براستی گلک هلبستی مهنه و گلک آوازی مهنه حشت برهمی مش گوتنو آوازی منن و گلک هنرمند جی استرانی من گوتنه
باشه تکیلیەوە چاوات گەل هونەرمەندێن پارچێندیên کوردستانê تایبەتی jiyên başûrê Kurdistanê bêjîn we karên hevbeşkirine gelek karma pevrekiriye û hunermend طبعا em dibêjin hemû birayê me ne û em diriya ez nerîna min diriya hunerî de dibînim gulîstaneke gulaye dema gulîstaneke gulaye طبعا ew gulîstan bi her rengî ye bî rengî el hunermend dizînin her yekî rengekî wî cida ye ji wir ji ber yekî xweş e gulîstaneke sor û şîn û spî û pembahî û her reng tê de heye xweş e ez biriya ez çavê hunerî el bê gulîstanê dimezînim hunermend de باشه ahîna Kurdî bêjîn rojanên te çawa derbas dibin bêjîn karê tê hunerî projên tê hunerî çi ne خودي أزا نو فيري هنرية دبم بشتي أسحت كم ولاتي خوا سحت كم في إشا ولاتي خوا هما مخوافيري هنرية كرج بر أز بتشكي أز بشم إشا ولاتي خوا أز دربخم بهنرية خوا چند سالتو کار استران گوتنید خودي نمش وهما وا وقت أز برهمن تجی از بارم خودي برهمك من هيا سر بشمرقا كتشا إن شاء الله نوكا حتى ججني أزي درس بك باشه اما تخوازن يعني گهداری استران کادی بکن اگر استران کام محمد شیخ و یا هنرمند کوچکری بس هندیم شیم کورتی بیژن باشترش بکنم شیم استران بلا سرچاوا بس محمد شيخ وجي مريض واحترام بو هيا بس ما هنرمندك دي هيا بيجني دا ابو راكي او جي او وكا قدوكي جما يقامش له يا محمد كورتي بیژن باشتره بکنم امي شرا بيجن كرم كمان مستح ولكن دستی خرادا بجنو بالا مبادا فلک دستی خرادا بجنو بالا مبادا دل کریه کن یا دردا هر پرچه ورچه دکی دل کریه کن یا دردا هر پرچه ورچه دکی فلکی فلکی تو چپ سری من دکی دمالا من خراكير نظام دوزا چیدکی خرابة إنساني قنج وطاطبة إيكو رزيل وبيسبة دبيجي دم وصابة مانا فلك تدقري إبيس وقنج هفدري مانا فلك تدقري إبيس وقنج هفدري جارك بربينا موري لمن وين گەلێک سپاس ji bo hevkarê min Mesud Mihemed ku tu nav Kempa Domîs li gel me bûyî gel penaberên xelkê Rojavayê Kurdistanê parşîva we xweş be ji ber demê em neşiyan zêtir gel hewa bimînin gelek spas bûyî te Doktor dêne ser zorekî dikey nexweşî ew îş dertheleb yaxud derderrevî pêderin ama çi nexweşiyeke li encamî çi durust دەبێ هۆکاری دروستبوونی ئەم نەخۆشیە چییە؟ بەڵێ دەردەڕێوی ئەوەی کە باوە بریتە لە هەڵوەرینی موو بە شێوەیەکی کتوپەر لە ناوچەیەک بڵێن لە قوارەیەکی یاخود پرچی سەر یاخود لە ڕیش لە بەنسبەت لە پیاواندا ئەوەیان هۆکارەکەی دیار نییە بۆ خۆی لە وەکو زۆر لە نەخۆشەکان هۆکارەکەی زۆر دیار نییە بەڵام هەندێک هۆکاری تر هەنا هۆکاری لاوەکی کە وا دەکەن نەخۆشیەکە دەست پێ بکەوە لەوانە ئەگەر
مرۆڤەکە قەلقێکی نەفسی هەبێ زۆر زەختێکی نەفسی لەسەر بێ یا وەسواس بێ بە شێوەیەک فترەیەک ئەو وەسواسیەر هەبێ دەبینی نەخۆشەکە دەستی پێکرد لەو خەڵکەدا یاخود کارێکی قورسی لەسەرف بۆ فترێک یا کاتی ئەزمونەکانی بڵێ امتحاناتە ئەوانش هەموو ئەی کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا یاخود ئەو خۆراکانی کە دەیخوات ئەمانە هیچ کاریگەریشیان لەسەر ئەم جۆرە نەخۆشی هەت دەبێت نەخێر تاکو ئێستا هیچ هۆکارێکی دووە نەدۆزراوەتەوە کە بڵێ کاریگەرێکی وای هەبێ لەسەر ئەو نەخۆش باش ئەوە زۆر جار دەبین شوێنێکی دیاری کراوە بەڵێ تەشەنە دەکات شوێنەکان دیکە بگرێتەوە ئەوەیان بڵێن لەو شوێنە هەر بەو قوارێ دەمێنێتە هەر ئەو بڵێن بەو حەجمە دەمێنێتەوە بەڵام دەتوانێت لە شوێنێکی تریش هەر لە مەسەلا لە ڕیژ لە سمێڵ یان لە خۆ لە پرچی سەر ئەو حاڵەتە ڕوودا هەندێک جار دەبینێت زیاتر لە یەک شوێنە 4 5 6 یاخود دەبینێت لە سەرێکی هەمووی پرچی هەڵوەریوە چارەسەر چییە؟ چارەسەری ئەو حاڵەتە خۆی چیگڵدانەی هی پێست لە شوێنی خۆی ماوەتەوە ئەویان خۆشبەختانە کە دەتوانانی ئەو بە نەخۆشەکە بڵێ کە ئەو مودێری دەگەڕێتەوە هیچ کێشەی نابێت لەگەڵ ئەوەشدا هەندێک عیلاج هەندێک چارەسەر دەدرێ بۆ ئەوەی یارمەتی زوو دروستبوونەوەی مو بدرێ لەوانە هەندێک کرێمی تایبەت هەن کە دەتوانێت بدرێ هەڵبەتە ئەگەر چارەسەریش نەدرێ مووەکە هەر دەڕوێتەوە باس لە قەترە و دەرزی و شتیواش دەکرێت چارەسەرەکان ئەگەر بێن لە ڕووی پزیشکیەوە بێتە سەر کاری دکتۆرەکە ئەگەرم ئێمە باسیەوە بکرێت کرێم هەیە قەترە هەیە دەرزلێدان هەیە لەو شوێنێکە هەموو هەڵوەریوە هەندێک جار بەشەوەی حەب هەندێک عیلاجاتی ڤایتامینات و یان عیلاجی بەمانە زووتر دەگەڕێتەوە بۆ خۆی گەشەی مو زۆر لەسەرخۆ و هێواشە لەوانەیە مانگێک تەنها بۆ ئەوە بەشی ئەوەندە بکە کە مووەکە دەربکەوێت لەسەر پێست وەکو شوێنێکی خەڵخاڵی ڕەش دەربکەوێت لەسەر پێست دوای ئەوە لەوانە مانگێک تریش بخانێت تاکو ئەو مووە بۆ نمونە 9 سانتیمەتر یان سانتیمەترێک بەرز بێتەوە لەسەر ڕووی پێست ئەم نەخۆشیانە دەگوازرێنەوە ئەو نەخۆشیە ناگوازرێنەوە بەڵام تێبینی ئەوە کراوە کە لە ناو خێزانێک چەند کەسێک ئەو حاڵەتی هەیە ئەومان بۆ دەردەخات کە ئیسعدادی بۆ ماوەی هەیە ویراسە دیسان کاریگەری خۆی دەبینێ و ڕۆلی خۆی دەبینی لەو حاڵەتە باش نەخۆش جۆرە نەخۆشیێکی دیکە بەڵک بوونە بەڵک بوون لە ئەنجامی چۆ دروست دەبێ هۆکارەکان دروستبوونی بەڵک بوون چییە؟ بەڵێ بەڵک بوون کە بڵێن لەوانە هەندێک هاوڵاتی بڵێن بەڵک بوون چیە بوهاقەوەی کە بەعرەبی پێ دەڵێ بوهاق ئەوەیان هەروەک خۆمان دەزانێت ئەو ڕەنگەکەی دەبێت و دەڵێ ڕەنگی ئەو شوێنە ئەو قاوارەیە ئەو شوێنە سپی دەبێ واتە بۆیە تێدا نامێنێ بۆی پێست ئەو پێستێک کە مرۆڤ هەمانە مەسەلەن کابرایەک ئەسمەرە یان ڕەشە یاخود سپیە یان مەسەر بەپێی پلەکانی ئەوە بۆی میلانینە کە لە ناو پێست دروست دەبێ هەندێک خانەی تایبەتەنە ئەو میلانینە دروست دەکا و دابەشی دەکا بەسەر پێستدا بۆی ڕەنگێکی تایبەت بداتە ئەو مرۆڤە کە ئەوەش بە شێوەیەکی بۆ ماوەی دیاری کراوە لەو حاڵەتە لە حاڵەتی بەڵک بوون ئەو خانانە چیتر ئەو بۆیە دروست ناکەن ئەو خانە کە بەرپرسن لەو شوێنە کە وەستان لە دروستکردنی ئەو بۆیە لە سەروی ئەو خانانەوە ئەو شوێنە هەمووی تووشی سپی بوونەوە دێ بەڵک بوون هیچ هۆکارێک هەن بۆ ئەم نەخۆشیە سەر هەڵدانی ئەم نەخۆشیە بەڵێ هۆکار لە ناوچوونی ئەم خانانە یاخود ئەو بۆیە دروست نەبێت دیسان لەو حاڵەتەشدا وەکو دەردەڕێوی هەر هەمان بە هەمان شێوە هۆکارێکی کۆنکرێت یان بڵێن دیاریکراود نەزانراوە تاکو ئێستا کە بۆچی ئەو خانە لە کار دەکەون بەڵێ لە نەخۆشی زانی ئەو حاڵەتەدا بەرگری لەش بخۆی دژی ئەو خانانە دەوەستێتەوە بەڵام هۆکارە سەرەکیەکەی چییە نەزانراوە وەکو دروستبوونی پستانی خوێن وەکو مەسەلەن سوکێری کە هەوکارەکەی دیار نییە باش هیچ نەخۆشێک هەیە کاریگەری هەبتن لەسەر ئەم جۆرە نەخۆشی و نەخۆشی دیکە مەبەسم لەوەیە
کاریگەر هەبێت لەسەر بەڵک بوون هەر نەخۆشیێکی تر ئەگەر هاتوو لەگەڵ نەخۆشیێکی کە هەبێ لەشی مرۆڤدا بخۆی بەرگری ئەو مرۆڤە کەم دەکاتەوە کەواتە زیاتر یارمەتی دەدەر دەبێ بۆ نەخۆشی دووەم کە زیاتر باسی غودە دەکرێت دەرە غودە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر غودە ئەگەر هات توش بوو بە هەمان شێوە کە بەرگری لەش دژی غودە وەستایەوە ئەوە دەچێتە نەفسی خانەوە دەچێتە هەمان خانەوە کە بەرگری لەش هەندێک جارە هەندێک دژی هەندێک ئۆرگان دەوەستێتەوە لەوانە غودەیە بڵێن غودەی دەرەقیەوەی کە لە مل هەیە هەروەها بۆیەی لەش کە تووشی بەڵک بوون دەکە هەندێک جار نەخۆشی شەکرە کە دژی خانەکانی پەنکریاز دەوەستێتەوە ئەوە واتای ئەوەیە کە هەمان دیاریدا لە ئۆرگانێکی تردا دووبارە دەبێتەوە ئەو واتای ئەوە نییە ئەوە یارمەتی ئەو دەدا بەڵکو پێکەوەنا پێکەوە هاوکاری یەکترن ڕێژەکەی وا باز دەکری ڕێژێکی زۆر کەم مرۆڤ تووشی و نەخۆشی دەبێ ڕێژەکەی سەدایەکە ئەگەر هەڵە نەبم بەڵام هیچ جیاوازێک لە نێوان هەردوو ڕەگەزی نێرومێ هەیە بۆ توشبوون بەم نەخۆشیە جیاوازێکی ئەو تۆ نابینری لە توشبووندا لە بینی نێرومێدا چکە دەوری هۆرمۆنات لێرە هیچ کاریگەری نییە خۆی جیاوازی لە بینی توشبوون بە نەخۆشی لە بینی نێرومێ دەگەڕێتەوە بۆ هۆرمۆنی ئەو هۆرمۆنێکە لە لەشی مێدا هەیە لە نێرینەدانێ لەویش و باکسیشەوە لێرە ڕۆلی نابینێ باش تەمەەن هیچ کاریگەری هەیە مرۆڤ زیاتر لە تەمەنێک تووشی ئەم زۆرە نەخۆشیە دەبێت تەمەەن زۆربەی ئەو تەمانە کە مرۆڤ تووشی دەبێت ئەو تەمەە لە تەمەنێکی گەنجیە ناڵم گەنجێکی زۆر زوو بەڵام لەو تەمەنە ناوەڕاستانەوە مرۆڤ تووشی دەبێت نەخۆشەکە دەست پێ دەکات بەڵام هەیە حاڵەتی وامان هەیە لە بڵێ لە منداڵێکدا دروست بووە کە لە تەمەنی چوونە مەکتەب بووە ئەو شتان هەیە کە ئێستا دەست بە قۆناکانی سەرەتایی خوێندنی خۆی دەکات واتە لەو تەمەناناش ڕوودا لە تەمەنی ناوەڕاستی ڕوودا زۆر جار دەبینین دکتۆر هەندێک کەس شوێنێکی دیاریکراوە شوێنەکەی بچووکە بەڵام زۆر جارش دەبینین کەسەکە ڕێژێکی زۆری گرتوتەوە هۆکاری چی ئەوەی کە ڕێژەکەی کەمە ئەوەی ڕێژێکی زۆری گرتوتەوە ئایا چارەسەری پێویستی نەکردووە ئەگەر چارەسەر بکا و ڕێژەیە دەگرێتەوە نەخێت لە نەخۆشی زانی ئەو حاڵەتەدا لە بەڵکی ئێمە پۆلینی دەکەین بۆ چەند شێوەیەک لەو بەڵکی هەیە تەنها ناوچەیە هەیە کە زیاتر لە ناوچەیەک دەگرێتەوە ئەویان هۆکارەکەی نەزانراوە بۆچی بەو شێوەیە دەردەکەی ئەویان بۆچی بووە دەردەکەوێت ئایا هەندێک جار بیرڕای وایە کە کو ئەندامی دەمار دەور دەبینی لەو حاڵەتەدا کو ئەندامی دەمار لە چارەسەردا هەڵبەتە ئەوەی کە ناوچەیە لە یەک ناوچە ڕوویداوە ئەوەیان ئاسانتر لە چارەسەر و وەستاندژی بەرفراوان بوونی ئەو قاوارەیە کە بەڵک بووە دکتۆر ئەو پرسیارە لە هەموو تۆرەکانم دووبارەیەکەمەوە کە ئەم نەخۆشی دەگوازرێتەوە یانە بۆی بینەر و بیسەری کوردستانی سوار ئاگادار بکە و نەخۆشیان بزانام دەگوازرێتەوە یاخود ئەم نەخۆشیە دەگوازرێتەوە هەڵبەتە ئەوە بۆ هاوڵاتیان زۆر گرنگە ئەو بڵێن ئەو زانیاریە زۆر جار بە غەڵەت لێک دەدرێتەوە کە کەسێک لە دەستی دەبینی بەڵک بووە خەڵکێک لەوانە تۆ قەشی لەگەڵ بە هیچ شێوەیەک ناگوازرێتەوە هیچ پەیوەندی بەوە نیە لە سەر ڕووی پێستەوە نییە شتەکە لە ناوەی پێستە هیچ میکرۆبێک نییە کە ئەو حاڵەتی دروست کردوێت فەلەبەرەوە دەستی ئەو خەڵکە زۆر خاوێنە ئەو پێستا زۆر خاوێنە بە هیچ شێوەیەک نابێتە هۆی گواستنەوە لە بینی مرۆڤێکی تردا باش دێنە سەر جۆرەکی دیکەی نەخۆشی پێست ئەویش سەدەفیە سەدەفی لە ئەنجامی چیەوە دروست دەبێت سەدەفی بخۆی چییە سەدەفی کاکۆوان ئەو نەخۆشیانەکە زۆربیان کە باست کرد ئەو نەخۆشیانە لەو پۆڵێنانە کە هۆکارەکان نەزانراوە هۆکار نەزانراوەکانن ئەوانە نەکە زۆر نەخۆشی تر هەنە نەک لە پێست لە شوێنی تریش هەیە کە هۆکارەکانیان نەزانراوە دێنێ سەروانێکی کە هۆکارەکانیان زانراوە بەڵام لێرە لە سەدەفیەدا هەندێک هۆکاری گۆڕان لە بۆ ماوەی نەک گواستنەوە لە ڕێی بۆ ماوە گۆڕان لە بۆ ماوەی ئەو شخصەدا لە جیناتی ئەو شخصە وا دەکا کە بڵێن سەدەفیە دروستبی سەدەفیە بریتە لەو نەخۆشێک کە دەبێتە هۆی کەڵەکەبوونی بڵێن تەبقات و چینەکانی پێست
لەسەر یەکتری و فرێنەدانێ کە ئەو شوێنە وا لێ دێت کە بە شێوەیەکی وشکەڵات و بەشێکی زۆر لە تەبەقەکان لەسەر یەک نیشتون هەروە بڵێن توێکلێکی زۆر دروست بووە توێکلێکی سپی و لە هەمان کاتدا ئەگەر ئەو توێکڵ لا بچێ سووربوونەوەیەک هەیە و لەو شوێنەدا هەڵ ئاوسانێک هەیە باش دکتۆر جلوبەرگ ئەو جلوبەرگەی کە لەبەری دەکا زۆر کەسێ لە پێەتی هەیە لە دەستێتی میم شوێنەکەی دیاریکرا بێ ئەمانە هیچ کاریگەریان لەسەر ئەو نەخۆشی هەیە بەڵێ ئێمە دیاریدایەکمان هەیە لە سەدەفیە لە هەروە لە بۆ هاقیش لە هەندێک نەخۆشی تریش کە ئەگەر هاتوو لە شوێنێک بۆنمونە لە دەست ئێمە ئەو سەدەفیەمان هەیە بۆ هاق ئەگەر شوێنێکی تری پێست بە بەرداوامی ڕوبەڕووی لێخشان بیتەوە یاخود هەر کارێکی فیزیایی کە بە بەرداوام لەسەر ئەو شوێنە پێست دروست بێ لە هەمان شوێن ئەو نەخۆشی دروست دەبێتەوە بۆ نمونە ئەو شوێنە کە وەکو ئانیشک سەرچۆکە ئەوانە زیاتر سەدەفیە دروست دەوی بۆ لەبەرەوەی بەرداوامی ئێمە لە کاتی جوولەدا لێخشتان هەیە ئەو شوێنانە کە مەسەلە بە شێوەیەکی مەسەلە ئەو جومگانە گۆشە دروست دەکەن ئەو جلوبەرگەکە ئەو مرۆڤە لەبەری دەکا زۆر گرنگەکە جلوبەرگێک بێ زۆر تەسک نەبێ ینی تەسک نەبێ بۆەوەی ینی ڕێژەی لێخشانەکە کەم بکرێتەوە ئەوە یەک و دڕیش نەبێ واتە زەبر نەبێ ئەوەشیان ئەو ڕێژەی لێخشانە کەم دەکاتەوە خۆراک لەگەڵ کەش و هەوا کاریگەریان لەسەرم زۆر نەخۆشی هەیە کەش و هەوا وا دەکات کە هەندێک کەش و هەوای وشک خاصن لە پاییزدا وا دەکات کە ئەو نەخۆشیە زیاتر بە دیار بکەوێت چونکە وشک هەڵاتنەکە زیاتر ینی بە شێوەیەکی خراپتر بە دیار دەکەوێت وا دەکات کە سەدەفیەکە بربڵاوتر بێت ئەی بۆ ماوەی شەم نەخۆشی یاخود بۆ ماوەی بۆ ماوە دەور دەبینێ چکە وتمان جینات لێرە تحکم بە نەخۆشی سەدەفیە دەکات بەڵام خۆراک نەخێر هەتا ئێستا هیچ خۆراکێک نەدۆزراوەتە کە بڵێن کاریگەری هەیە لە سەر نەخۆشی سەدەف دکتۆر گفتگۆی زیاتر دەکەین هاوکارم سەدقارن لە دیاربەکرەوە لەگەڵم دەبا بزانین پارشەو لە دیاربەکر چۆنە سەدق ئەردەمێتە باش بە هەفکارێ من بەحسەوەکە دەکەن و تو چیە ناوە دبستانەکە ئاینی تونها دکاریگەل مهێوانێن خۆ باغبی و زانیارێن خۆ بگەینی کەرەم کە بزانین پارشێف دەبرد چاوایە بله رمضان و پاشیوا و پیروز بد و یا همی مسلمانان براستی لباکور جی امکارم بیشن دبن گرجی و آلوزی و خرابیان دا مها رمضان دا حولا کو با آین و ام بیشن پروردهی آینی خوش وان خرابیان پاک بکنته داین امل مزگفت و مدرسه ماشوقن لدیاربکر 4 امکارم بیشم بشین جینوی هنه یکشی لبورسا باجار ترکیه تبیوی و 5 ام بیشن ناوندین کو به مدرسه ماشوق و گریدای افجی مزگفته و یکو لطاقه سیران تپه دیار بکریه و لفر 5 طلبه پرورده آینی لگل ویجی امکارم بیشن همو درسین دنین علمی جی کد مدرسه انداتین داین لیت داین ها مفتی یعنی شهره برز شفقت دیلماچ لگل منه ام بچک لگل وی باخفن جارکی تم آنی ور پیشنگیا متکر تایبت یا بحث ورا بکن تایبت یا ور چیه ام جوره دست به کسیدا بله از بریا هرچی سلاو و حرمت خوش اهل عراق را دشینم علم اسلامی را و دری یعنی شهر ناوچه یا دیاربکری یا ناوندی مزنه لوی دری اوا مدرسه و جامعه گریدا یا مفتیامه بله بوی میناوی مدرسه جامعه گلک مدرسه ما جامعه ما الحمدلله هنه دوی مدرسه ما دا 5 فقیه ما دخوینن و اواد سیران تپه
لبی در سیران ابا منطقه سیران تپه بله سیدای ملا حسین سیدای وی مدرسه یا پنج حب او بیشی وان دنیجه مدرس سیدای وانه جی بن امری ویدا گلک مدرس هنه درس دادن بله سید ادخوازم بیاجی بپرسم مها رمضانی لادگاریا ما جغرافیا ما رجلاتا ناوین شهر آلوزی به تایبت شهر مذهبی هیا یه نافغولا هیا ین ام بیشن اولان و ین باورین دن هنه ده سروی مسئله وک ام بیشن سیدای کی وک مفتیه کی آینی یه اسلامی تو دخوازی چه بیش؟ بله والله ام ضعف حزين ضعف محزون ام ضعف برخود كبن ببي حال اسلامي رمضان مهك ضعف مهم ضعف جرينجه لورا قرآن في مهدا نازل بيه خد تعالى اسلام في مهدا جمرا شانديه ام ما في مهدا خد ناس كريه او مهك وصانه دريه جهنم تمام تينا گرتن تينا كليت کرن دریه جنت تمام تینه وکرن شیطان تمام تینه گریدان لیبلی کو شیطان هاتنه گریدان لهم بر ویجی مسلمان لهف دو کجن امزاف محزون اسلام دین آشتیتیه اسلام جسلمته جبارشته ج آشتیتیه ایرو مسلمان بیه کرم مسلمان هف دو خون نوا کافر دا اب شرطن هیه جبونوی امزح محزونن دعای ما به مسلمان رانه هیویا ما آشتیتیه بلی رمضان مها صبریه مها برکتیه رسول خدا دبی شیطان تمام تینه گریدان هگه که یک بیجه تشتکی ورا بیجن ام از بروجیمه رمضان مها عبادتیه مها صبریه مها برکتیه یک فرضه که مرو و مهدا بکه مینا مر هفته فرضی مهادن دا بکه مرو یک نافله کی بکه مینا مر مهدن دا فرضه کی بکه و مهدا رزق مینا زیاده دبه فرد به گرل هف خودی دارین زنگین فقیر خودی دارین مسلمان لهف خودی دارین پنابران خودی دارین 3 میلیون زیاده تر پنابر ناو مدانن برای منه وانا خوابیتیه بربختی مدا از وی داری دخوازم که گازی دکم جگلی مذهب را برا لپنابر خودی دارین سیدا ملتوه گرن از دستورات بچک نزیکی خواندکارن و مدرسه جی ببم برزا نوه بخیر؟ نوه محمد محمد لوی مدرسه تلور سیدایی باورم تایبتیا مزگفته و گلو چیه و لور امبیشن لسر آینه هون پروردهین چه واده لها مزگفت دهانه دنوت و چارا دا هات شکرن سیدای ملا حسین مزگفت آویه مدرسه آویه جنوت و چارا حتی نها دائما لور درا فقیه بونه نها جی پینجه فقیه ما لور درا هنه مدرسه علمی عربی تیدا تیخواندنه صرف نحو تفسیر فقه علم اصول لوردراتنا خواندنه فقیه ما نها رمضان جی الحمدلله لوردرانه دخوینن بله نها فقیشی براستی پنجی خواندکار مگوهنه از بخوازم نزیکی یک جوان ببم که از بنرم تو کردستانی براکو تو نها قرآن دخوینی جکینگه و تلوری نیزکی سال کی سال کیه باشه تلور چی دیکی؟ دوی ماهتمه خواندنه یعنی چی ماهته ورا ترجیح کرد؟ دوی جدر دارند بود در مره بوش دگر یا دوی باری مره اندر دای مرجی خزانه نه هم دبینن مها رمضان دا پاشیوه دا تلور ام بیجن آینه دیکی ویاهانه چوا هاتی وی مدرسه هان؟ دوی در داد خواندن مدرسه ایدی مج مراخ کرمهات دی تشگیرن درکت ایدی تا ویدیو واتن خوینن ایدی ماجی ترجیح کر او ایدی مهات لبه باشه نوی تب خیر؟ انصاری انصاری پیروز بی و سرکفتی بی
بله نها ام لمدرسه ماشوق و هم وقت مزگفتا ماشوقن اف در مزگفتا ام بچک بره ل ام کارم بیجن لآلی مدرسه جی پاشیوا ام بیجن وان کسیم کو لور حاضرن جبو رمضان جبو روزی اسبه پاشیوا فکرن و نهاجی هاتن دست به آینه کرم چک شده و حالتا ام بیجن نمیجا خوب بکن و وقتی من گلک نمایه گلک سپاس صدق دکتۆر دیندار دەگەنەوە لای جەنابتان یەکێک لە نەخۆشیە باوەکان دیکە زیبکەیە ئەو لە ئەنجامی چیەوە دروست دەبێ هۆکاری دروستبوونی چییە چارەسەری چییە بەڵێ هەروەکو باوە زیبکە یا بڵێ زیبکە گەنجێتی کە زۆر بەو ناوە بانگ دەکرێت بریتە لە هەوبوونی واتە ئیلتیهابکردنی هەندێک غودەی چەوریە ئەو بڵێ ڕژێنانە کە چەوری دروستەکەم بۆی پێستی خۆمان چەوری لەسەر هەبێ ئەو تەبقێک چەوریەکە بڵێن پێست دەپارێزێ ئەگەر ئەو غوددانە ئەو گڵاندانە ئیلتیهاب بکەن ئەوە سەرەکانیان قەپات دەبێت ئەو دەبێتە هۆی پەنمانی ئەو ڕژێنانە و بوونە زیبکە زیبکەیەک دروست دەکات لەو شوێنەکە ئەو ڕژێنە هەیە باش بڵێ ئەی چارەسەرەکەی خۆی ئەویان لەژێر ئەو بۆ وای لێ دێ لە برەوەی ڕێژەی دەردانی ئەو بڵێن چەوری لە چەوری ڕژێنەکان زۆر دەبێت لەژێر کاریگەری هۆرمۆنە ئەو هۆرمۆنێکە لە کاتی گەنجی یا لە کاتێکی تری فیزیۆلۆژیدا زیاد بووە چارەسەرەکەی ئەوە چارەسەری پزیشکی دەبێت هەڵبەتە کرێمە و هەندێک جار حەب بەکاردێ ئەگەر حاڵەتێکی زۆر سەخت بوو چونکە ئەو زیبکە لەوانەیە لەسەر دەموچاو لەسەر سینگ لەسەر پێش لەسەر شانەکان دروست ببێ زۆر جار ئێمە پێنا دەبێنە بەر حەب کە بۆ چارەسەرکردنی ئەو حاڵەتە بۆ نەگەڕانەوەی زۆر جار گەنجەکان ترسی ئەوەیان هەیە کە گەربێت و شوێنی زیبکەکە قوڵای یەک شتێک دروست دەکات ئەمانە چارەسەریان هەیە بۆ ئەوی چارەسەری بکەن پێش ئەوەی کە ئەو پرسیارە وەڵام دەمە و پێم باشە کە بڵێن بە هیچ شێوەیەک هیچ کەسێک دەستکاری ئەو زیبکان نەکات زیبکە گەنجێتی چکاوانە بە لە قوڵایەکی وای پێزدانە کە ناتوانانی هیچ تاسیرێکی لەسەر بە گوشینیان بە هەر شتێکی ئەوە تەنها دەبێتە هۆی دروستبوونی ئەو چاڵانە واتە ئەو ئیلتیهابە بڵاو دەبێتەوە لەو شوێنە و چاڵێکمان بۆ دروست دەکات ئەو چاڵەکە دروست بوو هەندێک چارەسەری زەحمەت دەبێت لەوانە پێویستی بە جەلساتی لێزەر هەبێ لەوانە بە ماوەدی کیمیاوی تۆ تەقشیری بۆ بکەی هەندێک طبقە لەسەر چارەسەری هەیە چارەسەری هەیە بەس بەڵام چارەسەرەکە هەندێک حدودی هەیە و سنووردارە بەڵێ دکتۆر زۆر سپاس دکتۆر دیندار شەریف پزیشکی نەخۆشیەکانی پێست کە لە تەوەریدۆن بەرنامەی پاشتی بە لەگەڵمان بۆی گەلێک سوپاس سەلامەت بەرمو بابێکەوە کۆتای بە بەرنامەکە بێن و بێکەوە دەچین پشوەر دەگرین زۆر سپاس بەڵێ بیستەمین بەرنامەی پاشیڤم پێشکەش کردن کە بەرەو شەوی لەیلەتل قەدر دەچینە ئەمڕۆندێک کە خەڵک موسڵمانان خەریکی نوێژ و تاعات بوونە نوێژ و تاعاتیان قبول بێت هیوادارم ڕۆژ و نوێژ و تاعاتی هەموو موسڵمانان قبول بێت تا 21مین بەرنامەی پاشیڤ هەر لە خۆشی دابن